میوانەتان باش هاوڵیانی عزیز لە دۆستا لە دیبان ڕۆژبیرانی خۆشەویست میوانە بەخێر بێن بۆ یەکیشکردە کۆڕەکانی سەرکۆی جیاوازیەکانی ناوەندی ڕۆژنگەری چاودێر ئەمڕۆ پێشوازیمان لە کاکەوراس محەممەد کردووە کە وەکو فیلمسازێک و کەسێک لە بواری توێژینەوەی کۆمەڵایەتی و توێژینەوەی هونەری بەتایبەتی سینەمایە کارکردن بابەتەکەی لە ژێر ناوی فستیڤاڵی فیلم و کاریگەری لەسەر ڕۆکی فیلمسازی کورد کاکەوراس لە ساڵی 1973 لە سلێمانی لەدایک بووە وەکوتمان عنوانەکەی فیلمساز و توێژەرە خوێندکاری ماستەرە نووسەری چەند توێژینەوەیەکە لە بوارەکانی کۆمەڵاسی و سینەما حەفەت کورتە فیلمی دروست کردووە کە خۆم لەیەکی لە فیلمەکانی لەگەڵ تەمسیلم کردووە 19 بەڵگە فیلمی دروست کردووە کاکەوراس بەشداریەکانی لە فستیڤاڵەکانی ناوخۆ دەرەوە بریتی لە 27 خەڵاتیشی وەرگرتووە لە ناو ئەو بەشداریانەی بێتێ ناو فستیڤاڵەکان دوو کتێبی توێژینەوەی کۆمەڵاسیشی هەیە کە لە ساڵانی جیاوازە چاپکراون ئێستا من مایکەکە و سەکۆکە بۆ کاکەوراس بەجێ ئەوە پشتی پێش دەقەی هەیە وەکو ڕۆتینی دانیشتەکانی ئەم شوێنە لە دوای 45 دەقەکەەوە بە ڕێزیشتان هەر کەسێک بە 2 دەقە بانێ سەرنجەکان و تێبینیەکانی خۆی بخاتە ڕۆ هیوادارم ئەو کاتەش لە زیاتر لە ناو پرسیارە خۆیکەنەوە ئەگەر شتێک لەلاتان بە پرسیار دروست بوو دووبارە بەخێر بێن و کاکەوراس بن خۆم خۆشحاڵ زانم لە خزمەتی وی بەڕێزم ئەگەرچی چاوەڕوانیم هەبوو ڕێژێکی زیاتر لە هاوڕێ فیلمسازەکانم لێرە بوو بەڵام بە خۆشحاڵیەوە ڕایگەیان ئەمڕۆ لە سلێمانی دوو پرۆژەی هونەری گەورە ئەنجامەدرێکیان پرۆژەی درامایە کلیپ تەلەڤیزیۆنی و تریشان فیلمێکی سینەماییە بەهۆی ئەوە ڕێژێکی زۆری هاوڕێ فیلمسازەکانمان سەرقاڵن لەبەرەوە نەیانتوانێت لێرە ئامادە بن نایانتوانی زیاتریش خەڵک لێرە بن لەدایە کۆ پێم نەخۆشە لێرە نیم لەدایک شۆمای خۆشحاڵیە کە ئەو ڕۆتە لە برەوایە و بەردەوام کارکردن هەیە هەڵوێیان دوو ماوەی کە بۆم دیاریکراوە بابەتەکان بەپی ئەو تەوەرانی دامناوە باس بکەم لە سەرەتایە تەوەری یەکەم باز لە فێستیڤاڵ و مێژوەکەیەکەم لەسەر ئاستی جیهان و گرنگی فێستیڤاڵ و ئەوانە دوایی ئەمە سەر باسکردن لە تەوەری دووەمە ڕەوتی فیلمسازی کورد لە تەوەری سێمە باسی فێستیڤاڵە کوردیەکانەکەم لە تەوەری چوارەمیش دەبوونەمە دەرەنجامەکان و ڕەخنە لە فێستیڤاڵەکان و یا بابڵێ خوێندنەوەی بۆ ئەو فێستیڤاڵانی کە ڕویان ناوە لە تەوەری یەکەمە کە باسی فێستیڤاڵ و مێژوەکەیەکەین پێم وایە فیلم و فێستیڤاڵ دوانەی یەکتر چاوەکەرن و هیچ کاتێک بەبێ یەکتر نابن فستیڤاڵ دەرەنجامی کەڵکەبوونی ژمارەیە و دروستبوونی جۆر و شێوازی جیاوازی فیلمە لە ڕابردووە فستیڤاڵەکان بە شێوەیەکی گشتی بەرفراوان بوون هەمە جۆر بوون بابەتی جیاوازیان لەخۆ برد بەڵام ئێستا لە دنیاشا فستیڤاڵەکان بەرەو تایبەتمەندی ڕۆیشتون بەشی زۆری فستیڤاڵەکان لەسەر ئاستی ژانرای دیاریکراوی فیلم یان جۆری بابەت و باڵێن ناوەڕۆکی فیلمەکان فستیڤاڵی جیاوازیش هەیە فستیڤاڵ بە شوێکی گشتی لە دنیایە پێشکەشکردنیەکی ڕێکخراوە و نەریتێکی یان باڵێن ڕووداوێکی ساڵانەیە کە لە ناوچەیەکی دیاریکراوە یان لە هەرێمێکی دیاریکراوە ڕوئەیە کاتێک ئێمە بینین لە فستیڤاڵەکان لە ڕابردووە وەک نەریتێکی ساڵانەوە بوو کە لە ماوەیەکی دیاریکراوە لە کاتێکی دیاریکراوە ئەم باڵێن حەدەسە هونەریە ڕوویەوە بەڵام لە ئێستا هەندێک شێوازی جیاوازتریش هەیە فستیڤاڵ هەیە لەسەر ئەساسی وەرز یان مانگ تەنانەت لە ئێستا بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژی و فستیڤاڵی ئۆنلاینیش بە هەمان شێوە بەڕێوەچێت کە دیسان ئەمە هەمووی پەیوەستە بە پێشکەوتنی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی ڕۆکی فیلمسازی خۆیەوە ئەوەی کە لە ئێستا زۆر زۆر گرنگە فستیڤاڵەکان بەرەو تایبەتمەندی ڕۆیشتون ئەساسی ژانرای جیاواز ڕێگەخرێ مەسەن بەرونە فستیڤاڵی تایبەت بە فیلمی ترسناک ڕێگەخرێ فیلمی تاوان و هێنیهێنی یان فیلمی میوزیکاڵی زارێ دروستەکە لە ئەرمینیا ئەگەر ئێمە وەک یەکەم دەستپێکی فیلمی کوردی ببینین کۆمەڵێک قۆناغ و مەرحەلەی زۆری بڕیوە بەڵام لە ئێستاە
بە باسکردن لەوەی کە بڵێن کامە فیلمی کوردیە یان بە چی ئەڵێن فیلمی کوردی ئەبێ باز لەوە بکەین خەسڵەتی شوێنیمان نییە کاتێک ئەڵێن سینەمای ئەمریکی یەکسەر وڵاتی ئەمریکامانێتە بەرچاو کاتێک دەڵێن سینەمای فەڕەنسا ئامادەی هەیە سینەمای هێندی هندستان ئامادەی هەیە بەڵام کاتێک دەبارەی سینەمای کوردەوە قساکەی یەک جوگرافیای دیاریکراومان نییە فیلممان هەیە لە باشووری کوردستان دروستەکرێەوە پارچێک لە عێراق لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا لە باکوور تەنانەت لە وڵاتانی تری جیهانە کە تا ڕادێک ئەتوانین بڵێن سینەمای کورد تعبیرە لە کۆی جیهان و بە جۆرێک لە جۆرەکان نەک بە تەنیا تعبیر لە کۆی جیهان سینەمای قەزیەیە سینەمای بابەتە سینەمای کورد سینەمای قەزیەی کوردیە دۆزی کورد چۆنە سینەمای کوردیش ئاوا هەیە ئەگەر چی لە ڕووی خەسڵەتەکانی با بڵێن ئەوەی کە سینەمای کوردی پێ ئەناسێنرێتەوە هەندێک شت دیاریکراوە مەسەڵێکی بلەوانە ئەگەر وەکو زمان بە نمونە بینینەوە بەڵام بەردەوام بە مایکەکە یەکی لە ئیشکالەتە هەرە گەورەکان ئەوەیە کە هێشتا فیلمی کوردی لەسەر ئاستی زمان ناتوانێت بە تەواوەتی بە کوردی قسە بکات ئەگەر چی بە کوردی بیرەکاتەوە بەپێی ئەو دوایین توێژینەوەی کە من ئەنجامماوە لەسەر فیلمە سینەماییە درێژە کوردیەکان کە فیلمی سینەمایی داستانی بوون لە ساڵی 2010 تا 2022 کە نزیک بە 140 فیلمی سینەمایی دروست کراوە تقریبا لەسەر 85 فیلمەکان زمانەکەی بە تەواوەتی زمانی کوردی نییە کوردی و تورکیە کوردی و عەرەبیە کوردی و فارسیە کوردی و ئینگلیزیە یان زۆرێک لە فیلمەکان ئەسڵەن بە تەواوەتی زمانی وڵاتێکی ترە بەڵام بابەتەکەی کوردیە بە نمونە مەسەڵەن هەر هەندێک نمونەی بەرچاوکە ئێوە خۆتان بینیتان مەسەڵەن فیلمی زەری کاسی ئۆز لە ماوەی پێشوە چەند ساڵێک پێش ئێستا بەرامێنرا بەشی زۆری زمانەکەی تورکی بوو فیلمی چواردەی تیرما هەروە بێتەوە ئەم ساڵ فیلمەکەی تری کاسەبۆسکە بەرامێت بە هەمان شێوە تەمەنێک لەناو فیلم بەفردا بەشی زۆری زمانەکەی تورکی بوو فیلمەکانی تریش کە دروستەکرێن هێشتا لەناو ئەو کێشەیە ماونەتەوە کە ناتوانن بە تەنیا بە زمانی کوردی بۆستن ئەمەش دیسانەوە پەیوەستە بە دۆزی کوردەوە پەیوەستە بە قەزیی کوردەوە چکە قەزیەی کورد ڕەبتی بەو نەتەوانی تریشەوە بەڵام ئەگەر دیسانە بگەڕێمەوە بۆ ناو ئەو ڕەوتەی فیلمسازی کوردی ئێمە بیرکردنەوە بە زمانی کوردی مەرجنیە وتن بە زمانی کوردی باسکەین بیرکردنەوەی کوردیانە لە سینەمای کوردیا لە یەڵمازگوێنەیە دەستپێەکە یەڵمازگوێنەی ئەگەرچی فیلمەکانی تورکین بەڵام تێگەیشتنی دنیابینی تەسەوراتی لە ناو فیلمەکەیە وەک کوردێک فەرحەکە بەڵام زمانی فیلمەکەی کوردیە لەکەیەوە زمانی کوردی یەتە ناو فیلمی کوردیەوە چوار حەدەث هەیە کە هەر چواریان لە یەک مێژوو دیاریکراون کە بەڕاستی مێژوەکەش مێژوویەکی تاڕادێک سەرنجڕاکێشە بەتایبەت بۆ ئێمە لە باشوور هێستا هەر چوار حاڵەتەکە باسەکەم چیرۆکی یەکەم لە باشووری کوردستان ساڵ 1990 حاجی مەکی فیلمی بووکی نێرگز بووکی کوردستان بەرهەمە هێنێ ئەگەرچی لەو کاتە حکوومەتی بەعەز بە هیچ جۆرێک ڕێگری ناکات لەوەی ئەم فیلمە بەرهەم بێنرێ بەڵکو تا ڕادێک دەتوانین بڵێن پێشی خۆشە ئەو فیلمە بەرهەم بێت چونکە باز لە ژیانی گوند و خەڵک لە گوندەکانە بە ئاسایش و بە ئەمنیەتەوە ئەژین و ژیانێکی خۆشیان هێوانە تا پیشانی جیهانی بە ئەو پرۆسەی ئەنفال کە باسەکرێ یا کیمیاباران کە باسەکرێ ئەساسێکی نیوە تا فەرموو لەو فیلمە سینەمایە توانین بیبینین کە ژیانی لە گوندەکانە ژیانێکی ئاساییە بەڵام ئەم فیلمە تەواو نابێت ڕاپەڕینی بەهاری 1990 باشووری کوردستانی بەسەرایەت و نمایشکردنی فیلمەکە کەوێتە دوای ڕاپەڕین ئەمە وەکو یەکێک لەو فیلمانی کە بە زمانی کوردی قساکە هاوزەمان لەگەڵ ئەم حاڵەتەیە چیرۆکی فیلمێکی ترمان هەیە تەواو دەزانم بەشی زۆری هونەرمەندانی کورد بە ئیجبار بەهۆی دۆخی سیاسی و کوردستان بەجێهێڵن لە دەرەوە لە دیاسپۆرانیش دەجێهێڵن یەکێک لەو هونەرمەندانە مەهدی ئومێدە مەهدی ئومێد دەچێتە ڕووسیا لەوێ خوێنێ
لەوێ ساڵی هەشتا دەسەکەن بە پرۆدەکشنی فیلمی تونێل بەڵام دیسان تەواوبوونی ئەو فیلمەش ساڵی 1990 کە دیسانەوە ئەکاتەوە هەمان زەمەنی تەواوبوونی فیلمی نێرگزمیشی کوردستان. چیرۆکی ترمان هەیە لە باکووری کوردستان نێزامەدین ئارەج کە ئێمە زۆر جار زیاتر وەک دەنگبێژ یان وەکو موزیسیان و شێوەکاریش ناسیومانە، بەڵام لە ڕاستیدا نێزامەدین ئارەجیش یەکێکە لەو کەسانی کە وەکو فیلمساز ڕۆڵێکی گرنگی لە مێژووی فیلمسازی کوردیا هەیە. دوای ئەوەی کە نێزامەدین ئارەج تاوان زیندانە بێت لە زیندان ڕاکە ئەچێتە ڕۆژاوای کوردستان لێرەشەوە چێتە ئەڵمانیا، ساڵی 1990 فیلمێک بەرهەمەهێنێ بە ناوی گۆرانیەک بۆ باکۆ. دیسان فیلمەکەی ئەمیش کە فیلمیشی کوردیە نمایشکردنەکەی ئەکەوێتەوە ساڵی 1990. نێزامەدین ئارەج دیسانەوەیش کێشەکەی ئەوەیە کە ناتوانێت فیلمەکە لە هیچ شوێنێکی کوردستان وێنە بگرێت، ئەڕوا لە ئەرمینیا فیلمەکە وێنەیاگرێت، هەمان ئەو لۆکیشن و شوێنەیە کە یەکەم فیلمی کوردی تیا دروستکرا ساڵی 1920 فیلمی زارێک، یعنی دیسانە ئەو خۆدی و پاککردنەوەش هەیە بینەوە. چیرۆکی چوارەم چیرۆکی دەرهێنەرێکی گومنا و بەڵام کاریگەر، چیرۆکی فیلمسازێکی ڕۆژهەڵاتیە بە ناوی تەیفور بەتحایی، دیسان ساڵی 1990 سەرقاڵی دروستکردنی فیلمێکن بە ناوی گەلەگورگ کە لە ڕۆمانەکەی بەڕێز حوسێن عارفەوە وەرگیراوە. دیسان لەناو ئەم فیلمەشا کۆمەڵێک تێمای سیاسیە بینینەوە کە دوای ڕاگواستنی گوندەکان تا قەماڵێک بەتەنیا ئەمێنەوە و بەڵام شەوێک لە کڕێوە و لە گەردەلول و لە سەرمایەکە گەلەگورگ یا بە سەر ماڵەکەی ئەوهەن. هەر چوار فیلمەکە یەک حاڵەتیان هەیە، ئەویشەوەیە یەکەمین جارە فیلم بە زمانی کوردی دروستەکرێت، یەکەمین جارە فیلم بە زمانی کوردی دروستەکرێت و هەر چوار فیلمەکەش نمایشیانەکەوێتە ساڵی 1990. هەر چوار فیلمەکە بە سوودفەیەک ڕەبتە بنەوە بە ڕاپەڕینی باشووری. ئەبێ و شایەتیە بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بین کە هەر لە سەرەتاوە بەشێکی زۆر لە کادرە هونەریەکانی ئەم تەلەڤیزیۆنە و هونەرمەندان کەوتنە دروستکردنی هەندێک لەو فیلمانەیان لە کادرە هونەریەکان. بە نمونە توانین فیلمی قەرەج وەک نمونە بێنینەوە، فیلمی بەهەشتێکی سوتاو کە بەشێک لە هونەرمەندانی کورد دیسانەوە کوتم کە لە دیاسپۆرا خوێندویان لە ڕووی زانستیەوە خۆیان پەروەردە کردبوو هاتنەوە لە کوردستان فیلمیان بەرهەمێنا. ئەم فیلمێکێک بوو لەو فیلمە پێم وایە کاگەحۆ خۆتانە ناو فیلمەکەیە بەشدار بوون ئەوانە. هەروە فیلمی ژان زام گریمان شەهیدان دێنەوە، کۆمەڵێک فیلمی تر کە فیلمی تەلەڤیزیۆنی بوون بەڵام کاریگەریان کردە سەر ئەوەی کە ڕەوتی فیلمسازی کوردی وردە وردە بۆشانەوەیەک بەخۆیەوە ببینێت. کۆمەڵێک خاڵ وایان کرد کە لە ڕووی ژمارەییەوە ڕەوتی فیلمسازی کوردی زیاتر ببێت. یەکەم ئەو خاڵانە ئەوە بوو کە بەشێک لە سیاسیەکانی کورد پێیان وا بوو سینەما ئەتوانێت وەک چەکێکی سیاسی وەک ئامڕازێک بەکاربێنرێت بۆ تەعبیرکردن لە دۆزی ڕەوای کورد، بۆی هانی جۆرێک لە فیلم دروستکردن درا. ئەمە خاڵێکی تر کرانەوەی کورد بەسەر ڕووی جیهان و جۆرێک لە هۆشیایی هونەری و پێشکەوتنی تەکنەلۆژی و شەکۆلەکانی جیهانگیری و ئەمانە دیسانەوە کاریگەریان هەبوو. ئەو سەقامگیریەکە لە باشووری کوردستان هەبوو لە دوای ڕاپەڕینەوە و شێوەگرتنی لە پایەکانی حکومڕانی و دانانی وەزارەتێک بۆ کولتور سەرڕای هەموو تێبینیەکان لەسەری، بەڵام هەندێک نموزەجەیە کە ئینسان دەتوانێت، چونکە ئەمە یەکەمین بەرخوردی ئێمە یان بەرکەوتنی ئێمە یان دەست و نەرمکردنە لەگەڵ ئەم هونەرە گەورەیە کە سینەمایە و ئالێرەوە مەسەلەن ئەگەر چی تێبینی زۆریشمان هەبێ و بەس وەکو لایەنە مێژوویەکەی بێت وەک خۆی تەماشای بکەین. وەزارەتی ڕۆشنبیری لەو ماوەی ڕابردووە هەتاوەکو ئێستا بە پێی ئەو بیبلۆگرافیایی فیلمی کوردی کە مامۆستا ئەبوبەکر کارانی ئامادەی کردووە زیاتر لە 5,000 کورتە فیلمی بەرهەمهێناوە کە ڕەنگە گەر ئێستا لە من بپرسن پێتان ئەڵێم بەداخەوە ڕەنگە ژمارەی زۆر کەمیان کورتە فیلمانە لەبەردەستا بن تەنانەت وەزارەتی ڕۆشنبیری خۆشی هەیبێت بەداخەوە زیاتر لە 150 فیلمی سینەمایی درێژ بەرهەم هێنراون، بەڵام دیسانە بەداخەوە ڕەنگە وەزارەت خۆشی خاوەنی ئەم ئەرشیفە نەبێت، بەڵام ئەمانە هەر لە مێژووە و کاریگەری خۆیانیان دروست کردووە. پرۆسەی خوێندن و خۆ پەروەردەکردنی هونەرمەندان لە دەرەوەی وڵات
و گواستنەوەی ئەزموونەکانیان بۆ ناوخۆ بەرهەمهێنان دیسانەوە ئەمە هاندەر بوو بۆی کە فیلمسازی زیاد بکات. لە شوێنێکی ترا لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەت لەسەر دەمی هاتنە سەر حکمی ڕێفۆرمخوازەکانەوە جۆرێک لە کرانەوە بە ڕووی نەتەوەکانی ناو ئێران ڕوویە. ئەمەش بووە هۆکاری ئەوەی کە فیلم دروستکردن بە زمانی کوردی ئەو تاپۆی لەسەر نەمێنێ، ئەو قەدەغەی لەسەر نەمێنێ و فیلمی کوردی زۆر دروستکرا. بە تایبەت توانین ئاماژە بەوە بین کە ئەنجومەنی سینەمای جوانان ڕۆڵێکی هەر کاریگەر و گرنگیان بینی لە زیادبوونی ژماری ئەو بەرهەمانەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەرهەمهاتن. کرانەوەی باشوور بەسەر ڕۆژهەڵات و بەسەر باکوورە جۆرێک لە جۆرەکان هونەرمەندان و فیلمسازانی ڕۆژهەڵات و باکوور هاتن بۆ ئێرە و ئەزمونەکانی خۆیان هێناوە ئیشی هاوبەش دروستکرا. هەموو ئەم شتانە بەیەکەوە ئێمەیان گەیان بە یەک دەرەنجام. لە ڕووی ژمارەیەوە ژمارەی فیلمە کوردیەکان زۆر بوون، لە ڕووی ناوەڕۆکیشە و جیاوازی تایبەتمەندی دروست بوون. هەر ئەمە بۆ خۆی ضرورەتێکی هێنایەکایەوە، ضرورەتی ڕێخستنی فێستیڤاڵەکان. واتە کاتێک فێستیڤاڵە کوردستان دەستکرا بۆی کە دروست بکرێت، وردە وردە کاتی ئەو کە فیلمەکان لە ڕووی ژمارەیەوە زیاد بوون. دیسانەوە وەک حەقیقەتێکی مێژووی ساڵی 1990 لە شاری سلێمانی بۆ یەکەمین جار لە مێژووی فیلمسازی کوردیا تەلەڤیزۆنی گەلی کوردستان بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری یەکەم خولی فێستیڤاڵێک لە نێرگزی ئاڵتوونی ڕێگەخات کە ئەم فێستیڤاڵە ئەبێ بە یەکەم فێستیڤاڵ لە مێژووی فیلمسازی کوردیا کە سێ خول بەردەوام بوو ساڵی 1990 2000 شاخان لێرە شاخان وەزان خولی یەکەمی فێستیڤاڵە لە خەڵاتەکانیان بێت و بەشی زۆری ماوەساڵ شەڕ قەو لیژنەی سەرکی لیژنەی تەحکیمی فێستیڤاڵەکە بێت. بەدوای ئەم فێستیڤاڵەیە کۆمەڵە فێستیڤاڵی تر ڕێکدا. ئەبێ ئاماژە بەوەش بم بۆ یەکەمین جاریش فێستیڤاڵی نێودەوڵەتی لە شاری هەولێر ساڵی 2004 فێستیڤاڵی ئاڵای زێڕین بوو کە ڕێکخرا. فێستیڤاڵەکان لە باشووری کوردستان لە سەرەتایە ناوخۆیی بوون. لە ڕووی ژماری فیلمە بەشداربووەکانەوە کەم بوون. هۆڵەکان وەک پێویست نەبوون بۆ بینەران. نمایشەکان ئەو سیستمی نمایشە وەک پێویست نەبوو، سیستمی دەنگ خراپ بوو، کارەبا بڕان هەبوو. بەڵام لەگەڵ ئەوەشە گەرم و بوڕی بینەران و سەپۆرتکردنی هونەرمەندان وانە لە ئاستێکی هەرە گەشەکردووە بوو کە ئەو ڕۆتی تاوەکو ئێستا هێناوە. بەدوای فێستیڤاڵی چڵە نێرگزی ئاڵتوونیا فێستیڤاڵی ئاسکی زێڕین دیسانەوە لە شاری سلێمانی چەند خولێک بەڕێوە چوو. ئالێرەوە لە بەروی ژماری فیلمەکان زۆر بوو، تایبەتمەندیش زیای کرد، کۆمەڵە فێستیڤاڵی تر هاتنەکە بڵێن دروست بوو. یەکێک لەو فێستیڤاڵانە فێستیڤاڵی کۆمەڵێک لە جوانەکان بوو، مامۆستا عەبدولحەمید جوان و ئاسەد پەرشتیان کرد. فێستیڤاڵی تەواریەکێتی ژنان تایبەت بەو فیلمانە بوو کە لەسەر پرسەکانی ژنان دروست کراون. فێستیڤاڵی لاوان کە ئەو کات کاکبەختیار خۆی لە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و ڕێکخراوی ئازادی لاوانەوە مەبەستەکە ئەوە بوو کە زۆرترین فیلمسازی لاو بێنە باڵێن ئەو کەڵگەی کارکردنەوە. دیداری چرا هەروە فێستیڤاڵی هەڵەبجە بۆ فیلمی دۆکۆمنتاری سازکرا. فێستیڤاڵی فیلمی مناڵان لە ڕانیە دروستکرا. هاوڕێیان لەم قۆناغەیە فێستیڤاڵەکان زۆر بوون، بەڵام ئەبێ ئاماژە بۆش بین لەگەڵ زۆریە بۆریش بوون، لەگەڵ ئەوە شاکە زۆر بوون کێشەشیان زۆر بوون. لە قۆناغێک لە دوای ئەوەیە بیرکردنەوە لەسەر ئەوەی کە ئێمە هەر لەسەر ئەم ئاستە بمێنینەوە یان پێویست بە جۆرێکی تر لە بۆ ڕاکاریەکە. هاوزەمانی لەوە حاڵەتەیە هاتنی فیلمەکانی تر لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان کە وەک بەداخەوە وەک وڵاتی دراوسێ بەشداری فێستیڤاڵەکانیان کرد. فێستیڤاڵەکانی بردبوو ئاستێکی نێونەتەوەی. بەڵام بیرکردنەوە لەوەی ئایا کە ئێمە ناتوانین فێستیڤاڵی نێودەوڵەتی ساز بکەین، چۆنەوە بکەین بە جیهانەوە بەبەستکەینەوە. دوو نموزەجی هەرە گرنگ پێم وایە لە باشووری کوردستانی چیان فێستیڤاڵی فیلمی دوهۆکە کە ساڵی 2009 بۆ یەکەمین جار ژمارە سفری لە ناوی فێستیڤاڵی دوهۆک بەرلین کرا
تا ئێستا بەردەوامی هەیە و 9 خولی لێ ئەنجامدراوە بە دوای ئەویشە فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی سلێمانی کە دیسان بە سەپۆرتی کاک بەختیار و هاوڕێیانمان کاکدانە ئەوان فستیڤاڵەکە ڕێگەخەن و 5 خولی لێکراوە و هیواداری فستیڤاڵەکە بەردەوامی هەبێت. سەرنجتان ڕاکێشم بۆ دوو خاڵ. ئەم دوو فستیڤاڵی گەورەن لە ناوچەکەیان. لە دوای لەمانی فستیڤاڵی دووبەی کە گەورەترین فستیڤاڵی ناوچەکە بوو، ئێستا فستیڤاڵی دووهۆک نوێنەری ئاسیا پاسیفیکە کە وەکو ئۆسکاری شەرق ناسراوە بۆ هەموو فیلمی سینەمایی لە عێراق. فستیڤاڵی فیلمی سلێمانی یەکێک لەو فستیڤاڵانەی کە ئۆسکار کوالیفایە کە کەمترین فستیڤاڵەکان لە جیهانە ئەتوانن بگەن بەم ئاستا و ئەم دوو ڕووداوە ڕۆشنبیری و هونەریە دوو ڕووداوە نەتوانن کاریگەری گەورە لەسەر کۆی ژیانی هونەری لە کوردستان دروستکەن. لەم قۆناغەیە کە قۆناغی فستیڤاڵە نێودەوڵەتیەکان ئاڵوگۆڕی سینەمایی لەگەڵ گەلانی تریش دروست بوو. ئێمە ساڵانە لەبەردەم کۆمەڵێک ڕووداوی ترای پار ئەم وەختانە نووری بەرگە جەیلان لە شاری سلێمانی بوو. مەسەڵەن ئەم ساڵ لە دووەک چەند ڕۆژێک پێش ئێستا پرۆدیوسەری فیلمی ڕەڤیناندێکێک لە گەورەترین پرۆدیوسەرەکانی هۆلیوود لە کوردستان 30 وڵات نوێنەریان لە کوردستان بوو. جۆرێک لە پەیوەندی، جۆرێک لە ئاڵوگۆڕی فکری، جۆرێک لە تێگەیشتێکی تری دنیا بۆ کورد لە ڕێی سینەماوە، لە ڕێی ئەم کردەوە، لە ڕێی ئاشناکردن بە کلتورۆ لە ئارایە. فستیڤاڵەکان ئەگەر چی کەم و کوڕیان زۆرە دوایی لەسەر ڕەخنەکان لەبارەی فستیڤاڵەکانیشەوە، بەڵام یەکێکن لە گرنگترین ڕووداوەکانی ژیانی کۆمەڵایەتی بە ئاڕاستی پێشخستنی کلتوری کۆمەڵگا. ئەبێ ئاماژە بەوەش بم کە لە دیاسپۆرا لە دەریشەوە کۆمەڵە فستیڤاڵی فیلم لە بەرلین، لە مۆسکۆ، لە نیویۆرک فستیڤاڵی کوردی ڕێگەخرێەوە لە ساڵی 2001ەوە لە لەندەن یەکێک لە گەورەترین فستیڤاڵەکان فستیڤاڵی فیلمی کوردی لەندەن ڕێگەخرێەوە تا ئێستا بەردەوامی هەیە کە زۆر ئەویش بوو بە شوێنێک بە مولتەقایەک بۆ کۆبوونەوەی فیلمسازە کوردەکان بێکەوە. ئێستا ئێمە لەبەردەم ئەوەیە کە فستیڤاڵەکان وەک نمونەیەک ببینین کە بوون بە مۆتیف یا بەهاندەر بۆ ئەوەی فیلمسازە گەنجەکان ساڵ بە دوای ساڵ فیلم زیاتر بەرهەم بێنە و زیادبوون لە ڕێژەی بەرهەمهێنان جۆرێک لە ئاستی ناوەڕۆکی فیلمەکانیشی پێ بە پێی خۆی لەگەڵ خۆیان بەرز کردوێتەوە. ئەمڕۆ کروی کورد یان بەوەسم کرو ئەو ستافانە کە لە پشتی کامێراوە کارەکەن دەرەنجامی ئەم ڕەوتە مێژووی خۆیەتی و ئەستێری کوردی و تەکنیکەڵی کوردیش وردەوردە دروستە بن. ئەمە نەک بە تەنیا لێرە بەڵکو لە پارچەکانی تری کوردستانیش وردەوردە دروستە بێت کە ئەمە بۆ من زۆر زۆرمانی خۆشحاڵیە. بەڵام هاوکات لەگەڵ هەموو ئەمانی کەوتمان ئەتوانین بەم دەرەنجامانە بکەین. ئێرە نزیکە لە کۆتایی سەگانی من و دوایی گفتوگۆیشی کراوە کە نەزانم کە تەسەوراتی جیاواز هەیە، نەزانم کە ڕەخنەی جیاواز هەیە، نەزانم کە نیگەرانی جیاواز لەبارەی فستیڤاڵەکانەوە هەیە. بەڵام پێم خۆشە ئەم دەرەنجامانە بن. فستیڤاڵەکان بوون کە توانیان لە ڕووی ژمارەییەوە فیلمی کوردی بگەێنن بە ئاستێکی زیاتر. ئەگەر فستیڤاڵەکان نەکرانایە من خۆم وەکو گەنجێک مەسەڵەن کە یەکەمین جار فیلمی خۆم لە فستیڤاڵی چڵە نێرگزی ئاڵتوونی نمایشکرا بوو بە هەندێکم تا بەردەوامی هەبێت. هەموو هاوڕە فیلمسازەکانی تریشم کە لێرە نوانێک کە لە دەریشۆن هەر بە هەمان شێوە. ئایا باشە فیلم بۆ فستیڤاڵ دروست بکەیت یان بە فستیڤاڵ بۆ فیلم دروست بکرێت؟ ئەمە قسەیەکی ترەکە دوای قسانی ترم ئەیکەم. بەڵام ئەمە حەقیقەتێکە کە فستیڤاڵەکان بوون بە مۆتیڤی فیلمسازەکان بۆ بەرهەمهێنان کە بەڕوای من کاریگەریی پۆزیتیڤیان هەبوو. ئاڵوگۆڕێکی کلتوری و ناساندنی سینەماکارانی کورد بێتری. دیسان فستیڤاڵەکان بوون لە باشووری کوردستان بە دیاریکراوی بەشی زۆری ئێمەی فیلمسازی باشووری کوردستان بە ڕۆژهەڵاتی کوردستان بە باکوور
بە ڕۆژاوە بۆ بنەمەدانی ترکە لە دیاسپۆراوە بوو یەکتریمان ناسی وە لە ئەسنای فیلمبینینی یەکتریە تێگەیشتین چەند زمانی سینەماییمان لە یەکتریەوە نزیکە یا دوورە و فستیڤاڵەکان و فیلمەکان بەیەکەوە توانیان بە جۆرێک لە جۆرەکان زمانێکی هاوبەشی فیلم بۆ فیلمسازی کوردی دروست بکەن. ئەم شوێنە ئەم ناوەندە ئەم فستیڤاڵانە بوون بە مولتەقایەک بوون بە ناوەندێک کۆبوونەوەیەک بۆ خەمڵاندنی زمانی سینەمای کوردی. من لە دوای توێژنەی خۆمان کە بە ڕێز 1960 یەکێک لەسەر پرشتارەکانەوە بە بەردەوامی مناقەشەکەین بەشی زۆری فیلمە کوردیەکان لە ڕووی تێما و ناوەڕۆکەوە لە ڕووی زمانەوە لە ڕووی تێگەیشتن و دنیابینیەوە لە ژانرای درامایە لە ژانرای سیاسی و لەو فیلمانی کە گرنگیان بەلایەنێکی مێژوویە لە یەکۆنزیکن و ئەچنەوە سەر یەکتری. ئەمە ئێمە بمانێ و نەمانێت کاریگەری یەکتریە بەسەر یەکتریەوە و بەر لە هەموو ئەمانش کاریگەری سینمایی هەڵمەزگونەیە لەسەر هەموو فیلمسازی کوردی. جا ئەمە باشەیان خراپە ڕەنگە بەحسێکی تر بێت بەڵام دەرەنجامەکان ئەمە پیشانی ئێمەیان. دیسانە باسیەوە کەم کە فستیڤاڵەکان ئەوەی کە زۆر گرنگە نیشاندانی وێنەیەکی جیاوازە لە کورد بە دنیا. کورد وەک کلتور وەک ژیانی ڕۆژانە وەک مامەڵە وەک بەرکەوتن شتێکە وەک کورد لە ناو فیلمەکانی ئێمە بەداخەوە بەشێک لە فیلمەکان هەموو فیلمەکان ناڵێ شتێکی ترە. من ساڵانە بەر ئەو هونەرمەند و فیلمساز و پرۆدیوسەرانەکەوم کە لە دەروی کوردستان گفتوگۆکەین وێنێکی زۆر جیاوازترە بێنم. ئەم کرانەوەی بۆ ئێمە و بۆ ئەوانیش گرنگە لە کاتێکا کە کورد هێشتا پێویستی بۆیە کە بە دنیا بڵێت من هەموو چیرۆشێکم هەیە بۆ بیژە خۆشانی بە. دیسانەوە لە خاڵە پۆزەتیڤەکان هاندان و هێنانە پێشەوەی ژمارەیەکی زۆری فیلمسازی گەنج لە دەرهێنەری گەنج لە ئەکتەری گەنج لە کاست و کوی گەنج تەوان بە هاوشانی بوونی ئەکادیمیەوە بە هاوشانی خۆ پێگەیاندن و بە هاوشانی کرانەوە بەسەر دنیاوانە. بەڵام من لێرە زیاتر تەرکیزم لەسەر فستیڤاڵەکان بوو. فستیڤاڵەکان بەڕای من هاندەرێکیشن بۆ گەشەی کۆمەڵایەتی بۆ کرانەوەی کۆمەلگا بەرەو ڕووی پێشکەوتنخوازی. نمونەیەکی ئەوەی کە خۆم بە چاوی خۆم بینیم و کاکشاخەوان لێرەیە توانێ شایەتیان بۆ بە ساڵی 2009 لە فستیڤاڵی دوهۆت کە یەکەم خولی فستیڤاڵەکە بوو ئێمە چ بووین بۆ ئەوێ توانم بڵێم ژمارەی ئەو کچانی کە هاتبوون وەک بینەر تەماشای فیلم بکەن لە 51 دەستێ ناپەڕین. ئەم ساڵ لە فستیڤاڵەکە ژمارەی بینەرانی کچ ئەگەر زیاتر نەبووێ لە بینەرانی کوڕد کەمتر نەبوو و ئەم ساڵ دیسانەوە وەک نمونە ئەتوانم بێنمەوە لە پێشکەوتنی ڕۆتی فیلمسازی کوردیا بۆ یەکەمین جار لە فستیڤاڵی دوهۆت ئەم ساڵ 9 دەرهێنەری ژنی کورد فیلمیان هەبوو لە بەشی پێشوەچیە. مەتوانین وەک ڕووداوێک تەماشای بکەین وەک پێشکەوتنێک تەماشا بکەین. بڕواکەن لەسەر ئاستی کۆمەلگا کاتێک تۆ نموزەجێکی مەدەنی پیشانی کاتێک کەناڵەکانی میدیا سەرقاڵەکەی بۆی کە ئەمە وێنەی کۆمەڵگەکەی بە جۆرێک لە جۆرەکان تەئسیرات لەسەر کۆی کۆمەڵگەکە بەجێهێڵێ. من ئەزانم بەهۆی فستیڤاڵەکانەوە جادوهۆک بێیان سلێمانی گەشەی کلتوری گەشەی کۆمەڵایەتی زیاترە بێت. ئێمە سەر ئەو پارتەی کۆتایی کە ڕاخنەکانی منە لە فستیڤاڵ پرسیار هەر ئەساسیەکە ئەوەیە لە ئێستا ئایا ئێمە فیلم بۆ فستیڤاڵ دروستەکەین یا فستیڤاڵ بۆ فیلم دروستەکەین. کە بەداخەوە ئەگەر ئێمە وەک فیلمساز قساکەم ئەگەر بیرمان لەوە بێ فیلم بۆ فستیڤاڵ دروستەکەین هەڵەیەکی گەورەکەین. فیلمەوە بۆ بابەتێکی دیاریکراوە بۆ خەونێک بۆ ئازارێک بۆ قاسەیەک دروستکردن کە بەداخەوە ئێستا بەشی زۆری فیلمسازەکانی کورد فیلم بۆ فستیڤاڵ دروستەکەن. بەتایبەت فستیڤاڵەکانی دەرەوە لێتان ناشارمەوە کە ئێوەش لە من باشتر دەزانن دیدی ڕۆژئاواییەکان بۆ ئێمە لە ڕۆژهەڵات دیدێکی ئۆریەنتاڵستیانەیە. دیدێکە ئەو تۆ وەک گوناح بوو بینێ وەک کەسێکی سەرگەردان وەک کەسێکی بێ ڕەچەڵات وەک کەسێکی
گوناح خۆی مەسەڵەن فەم دەکات مەسەڵەن خێمە بۆ بنێرە چوزانم شتی ئاوایینە بەشی زۆری فیلمە کوردیەکان بەداخەوە لە ڕابردووە خەریکی دووپاتکردنەوەی ئەم وێنەیە بوون ئەم وێنەی کە ئۆرێنتاڵستەکان چۆن ئەیانەوێ ئێمە ببینن لەو ڕۆژانەی پێشوا لەگەڵ هاوڕێمی وەفایق بێکەوە سەرخەڵی نەقاشکردنی باسە بوو نمونەیەکی جوانی بووە ناوتی ژیژەک لەگەڵ ساڵشادشە باما شوێ باسمان کرد ڕخنەی ژیژەک لە ئەمیر کۆستەریکا هەرەوەی ئەڵە کۆستەریکا فیلم بۆ ئەوروپیەکان دروستەکە وەک بۆی ئەوروپیەکان چۆن ئێمە یوگۆسلاڤیە بینن نەک فیلمێک دروستکە ئێمە یوگۆسلاڤی چۆنین ئاوا پیشانی جیهانی بە بەشی زۆری فیلمسازەکانی کورد فیلم دروستەکەن بۆ دنیا وەک بۆی دنیا چۆن ئێمە بینێن نەک خۆیمان لە ئەسڵانمە چۆنین ئەم نموزەجە لە دروستکردنی فیلم و تواناییەکانیان بۆ وەرگرتنی خەڵات لە فستیڤاڵەکانی دنیاە کاریگەریەکی نێگەتیڤی کردەوە سەر بیرکردنەوەی سینەمایی لە لای فیلمسازە کوردەکان کە ئەم جۆرە لە فیلم دروستکەنەوە بە بەردەوامی دووپاتی بکەنەوە و هەر ئەم جۆرەش دیسانەوە هاتۆ ناو فستیڤاڵەکان و دیسانەوە لە فستیڤاڵە کوردیەکانیشە بەشێک لەم فیلمانە یان لەم جۆرە لە بیرکردنەوە لە ناو فیلمە توانێت خەڵات وەرگرتنەوە دیسانەوە هەتا ئێستا ئەمە درێژەی هەیە کە لە ڕاستیان من پێم وایە فستیڤاڵە کوردیەکان دەتوانن ئەم ڕەوتە بە جۆرێک لە جۆرەکان بۆستێنن و هاندەری مۆدێڵێکی تر بن لە بیرکردنەوە لە فیلم یەکێک لە ئیشکالەتەکان هێشتا پێم وایە فستیڤاڵەکانمان لە یەکە چەند شتێکی وایان فەرق نییە لە ڕووی مەنیجمێنتەوە لە ڕووی گشتی بوونیەوەوانە ئەوەی پێویستمانە لە ئێستا ڕەنگە بەڕێم فستیڤاڵ جیاز بۆ فستیڤاڵێکمانی بۆ فیلمی دۆکومنتەری کەم فیلمی دۆکومنتەری بەرهەمێنرێ کەم ژانرایەکی گرنگە کورد لەوەتەی هەیە موشکلەی ئەرشیف و دۆکومنتی هەیە بۆ بیر لەوە ناکەنەوە فستیڤاڵێکی دۆکومنتەریمان هەبێ بۆ بیر لەوە ناکەنەوە فستیڤاڵی فیلمی مناڵانمان هەبێ بۆ هێشتا بە شێوەیەکی گشتی هەر کەسێکمان کە بیر لەوەکەینەوە فستیڤاڵ ڕێک بخەین بیر لە شۆی فستیڤاڵەکەینەوە کەمتر بیر لە ناوەڕۆکی فستیڤاڵەکەینەوە ئەمانە ئەو شتانەی کە لەوەکو پرسیان لە خۆمان بکەین یەکێک لەو شتانەی کە بە بەردەوامی ڕوایە نیگەرانیە لە خەڵات بە بەردەوامی ئەم شتە ڕوایە ئایا بۆ فڵان کەس خەڵاتی وەرگرت بۆ فڵان کەس خەڵاتی وەرنەگرت ئایا پەیوەندی بە مەحسووبیەتەوە هەیە یا پەیوەندی بە ڕقەوە هەیە لە ڕابردووە بەهۆی ئەم جۆرە لە بیرکردنەوە لەناو فستیڤاڵەکانە لەبەرەوەی سەرەتا فستیڤاڵەکان جەجەکان کە دەیانان دادوەرەکان کە دەیانان بەشی زۆریان کورد بوو بیر لەوە کرایەوە کە نەخێت پێویستەکە بۆی ئەم نیگەرانیە بڕێوێنینەوە بڕۆین فیلمسازی تر یا پرۆدیوسەری تر یا خەڵکی تر بێنین لە دەرەوە ئەوان بێن هەڵسەنگاندن بۆ فیلمە کوردیەکان بکەن ئەمەش دیسانەوە کێشەیەکی تری خۆڵقان یەکەم ئەو لە زمانی سینەمای کوردی کەمتر تێدا و ئاشنانیە پێی و دیسانەوە دیدی ئۆرێنتاڵستیان تیازاڵەوە من ئەم چەند ساڵی ڕابردوو چەند جارێک لەناو فستیڤاڵەکانە ئەوم بینیوە ئەڵێ خەڵاتیان بە فیلمێک لەبەر فڵان قازیە لەبەرەوەی ئەو بۆی قازیەیە نەک سینەمای کورد بۆی قازیە بێت ئەمەش بەڕای من ڕەنگە یەکێک لە ڕێگە چارەکانی ئەوەیە تێکەڵکردن یا جۆرێک لە ئەوەی کە فیلمسازی کورد و فیلمسازی دەرەوە بەیەکەوە لە ناو لیژنەی داوەرانە بن هۆکار بوو بۆ چارەسەرکردنی ئەم حاڵەتە هێشتا فستیڤاڵەکان لە کوردستان بە شێوەیەکی گشتی خۆیان لە سانسۆر نەتوانیوە لابن جا سانسۆرەکە سانسۆری کۆمەڵایەتی یان سیاسی بێت یان تەنانەت فشاری هێزە ئیقلیمی و دەوڵەتی ئیقلیمیەکانیش بن لەو بەرەبەری سەرەتای فستیڤاڵەکانی فیلمات شڵان ئێرگزی ئاڵتۆنی بۆ فیلمی گوناح ئەو دەرهێنانی کاک کامەران جەمال و کاکتار عەبدولواحید نیان هێشت نمایش بکرێت تەنها لەبەرەوەی دیمەنی کچێکی تیا بوو لەگەڵ بوو کەڵەیەکە یەکتریان لە ئامێزگرت و یا دیمەنی ماچێک ئیترەوە سانسۆرە کۆمەڵایەتی وای کردو هەتا ئێستا فیلمی کوردی نایەرێت بچێ بەلای دیمەنێکا ئەگەر ماچی تیا بێت چونکە ناتوانێت لە فستیڤاڵ نمایش بێت چونکە بەشی زۆری چانسی فیلمە کوردیەکان تەنها فستیڤاڵەکانە
سانسۆرێک کە هونەرمەندەکان خۆیان سانسۆر کردەوە بەهۆی ڕووداوێتەوە یان مەسەرەن لەم ساڵانەی ڕابردووە بینیمان تەدەخولاتی وڵاتانی تر بۆ ڕاگررتنی فیلم لەناو فستیڤاڵەکان. یەکێک لە ئیشکالێتی فستیڤاڵەکان مەسەلەی چەند و تێماکەیەتی کە ئیدعای بۆکە زۆر درەنگ ڕاگەێنن بگرە لە کاتی مەسەلەن فستیڤاڵەکە ڕاگەێنەوەن فستیڤاڵەکەمان تێمای فستیڤاڵەکەمان ئەم ساڵەوەی بەن من ئەم ساڵە دووە تێمای فستیڤاڵەکەیان کۆچبەری بوو. ئەگەر من وا بیرەکەمەوە ئەگەر بەلانی کەم 6 مانگ پێش ئەوە تۆ تێمای خۆ ڕابگەێنی ڕەنگە فیلم لەو بارەیەوە یان بیبەستیتەوە بە ژیانی کۆمەڵی خۆتەوە بەرهەم بێت بەڵام ئەلێە قەتعی دروستە بێت. ئێمە مەسەلەن لە فستیڤاڵەکە هیچ فیلمێکمان نەبینی لەبارەی کۆچبەریەوە وەک چۆن مەسەلەن لە فستیڤاڵی سلێمانیە لەبارەی کانسەری زەوی بوو فیلم نابینی لەو بارەیەوە. نازانم ئەکرێ فستیڤاڵەکان ببەستینەوە بە ژیانی کۆمەڵایەتی کلتوری سیاسی کۆمەڵگەکەشەوە تەنانەت. یەکێکتر لەو شتانەی کە پێویستەکە فستیڤاڵەکان پێویستە بە بەردەوامی گۆڕانکاری لەناو خۆیان بکەن خۆیان ئەپدەیت بکەنەوە و خاڵە پۆزەتیڤەکانی خۆیان باسکەن نەگەتیڤەکانی خۆیان باسکەن و شەرم نەکەن لەوەی کە کێشەیەکیان هەیە بیخەنە ڕوو بۆ چارەسەرکردن. تقریبا سەکانی من ئاوا بوون. سپاس بۆ ئەوەی کە گوێتان گرت سپاس بۆ کاتەکەتان ویسانەوە سپاس بۆ ناوەندی ڕۆشنەوەی چاودێر و ئامادەبوونیەوەی بەڕێز. دەست خۆش کاکە بازم مادوونە دیارە لەڕێی داهاتنی و کۆکردنەوەی داوەتەکانەوە دەستیان لە جوودیە سەرکەیان زۆرمان بووی دەستەکانم خۆش بێ ئەوەی من تێگەیشتم ئەوەیە کە لەناو ئەم سەردەگاریکەیە ئێمە شتێکی زۆر زۆر گەورەمان نوقسانە ئەویش مەسەلەی بەردەوامیە سستەینەبڵیتیە کە کولتور خۆی بۆەوە ئاڵاڵەوە بەڕاستی ئەم نەبوونی من لە یەکەم پرسیارەوە لە نێرەوە دەست پێ یەکەم نەبوونی بەردەوامیەکە بەپێی ئەم سەردەداریەکەی جەنابەکردێ لەکوێ شتەکانە زیاتر حەشار گەڕی چوارەوی فستیڤاڵی فیلمی سلێمانی بۆ من چوومە سەر ستێجە خەڵاتی کاکتان کەریمی کرد لەوێ قسەیەکم کردوتم مامۆستایەکمان هەبوو لە بەشی قۆمەڵاسی دەرسی پێوتی وتی یەکێک لە ئیشکالە گەورەکانی ئێوە لە تێکستێکی لە بیشتانە هەیە کە تێکستێکی فۆلکلۆریە بڵێن بینەوە هاوی کەپرێ دەکەین و زستان تێکی دەدەین و دوایی دروستی دەکەین هەر خێریشی ئەم هەدم و بینایی شتێک دروستەکەی یەکی شتر یەت لەو لاوەی ڕوخێنەوە و دروستەکاتەوە. ئەگەر ئەو کاتەش من وتم ئەگەر ساڵی 1990 یەکەم فستیڤاڵی فیلم کردرا تا ئێستا درێژ مەسەن درێژەی هەبووە بەردەوامی هەبووە ئێستا ئێمە لەگەڕی 24 فستیڤاڵەکەیان بوو کە خۆتان زانن فستیڤاڵەکان لە دنیا ژمارە تەحدیدی قووەتیەکە پارە تەحدیدی ناکات شۆ تەحدیدی ناکات چەند ساڵە فستیڤاڵە هەیە شێتیان بەشدار بووە ئەمە ئەتوانێت بەڵام ئێمە 3 ساڵ فستیڤاڵی چۆنە دەستمان کرد 5 ساڵ فستیڤاڵی ئاسکی ئاڵتونیمان کرد ئەو 5 ساڵ فستیڤاڵی سلێمانی نازانم بەکرێیان ناکرێت بەداخەوە هێشتا بەرچاومان ڕۆشن نیە کەس بچێن ڕۆشن کە هیوادارین کەریم بێت وە پێویستەکان حەدەسە کەلتوریانە لە شوێنێکە لەو خەمە بڕەخسێن بوەستێن ئەگەر ئێمە لەسەر بنەمای کللتورسازی کارەکەین پێویستمان بە بەردەوامی هەیە ئەپدەیتی کە بیگۆڕە چینێکی بەس با هەبێ و بخۆین یعنی بە دنیاییەوە پێتەڵان هەموو فستیڤاڵانی کە لە کوردستان کراون بەداخەوە یعنی ئەوە بۆ تۆ بیکە دوای 2 ساڵ بکەوە ئەنجامی نیەم لە جیاتی ئەوی تۆ تەواوکەم دانیشتر بخۆم دوستەکەم جاکات مەسوولە دانیشتر دوستەکەم بۆ جاکات ڕۆژ دانیشتر بۆ خۆی دوستەکە ئەمە زۆر زۆرە ڕاستیان پێشمان ناخە و زمانمان یەک ناخە. دەست خۆش سپاس. ئێستا دەرگای گفتوگۆکەینەوە بۆ بەڕێزان من 3 کەس لە سەرەتایە وەرەگرم و دوای کاکەوراس جوابەیاتەوە و چینە 3 بەشدار بوویتر کاک دەوان فەرموو یەکەم کەس بینیمیت کاک نیاز دوای ئەو کاک عادل فەرموو هەروەکو پێشتەوەیە یەکەمین ماچی فیلمی کوردی لە فیلمی کوردێک بۆ هەمیشە مامۆستا شخصیت کردی کە ماچی ناودنی دنیا خراپی و بازێکی گەورە و مەسەلەی کە فیلمە کوردیەکان یەکەسیان لەواتیە من سەراحەتەکەی ئەڵامەویشەوەیە کە بەشێک لە سینەماکارەکان خۆیان سینەری فیلمەکان بەبێ ئەوەی
هیچ شارەزاییەکی لە زمان لە ڕستەسازی لە پیسۆکۆلۆژی دەوتارە بەبێ ئەوەی کە تۆ دەڕێنەوە سەر ڕۆمانەکان ئێمە دەیان چیرۆکی جوانمان لێ لە کورتیا و دەیان وسەری باشمان لێ لە چیرۆکی لە ڕۆمان نووسینە بەڵام ئەوە خۆیان سیناریۆ نووسن وە کاتێکی کە سیناریۆ نووسن لە ڕاستیە زۆر تەواوەکان دەستپێکەش بۆ لەبەرەوەی کە نازانێت چۆن ڕۆمان دەنووسێت قسەکەی گاڵێکی سەماکیزە ڕۆمان چۆن دەنووسێت باشە ئەی ئەو هەموو چیرۆکی کە مەسەلان بۆ نمونەیەکێک لەو چیرۆکانی کارکتار و خۆوانەی کە لێرە دەزانن قاوەشەکە و تراکتۆر ئەمانە چیرۆکانی کۆمپەنی حەسەنن یعنی سینەماکاران دەتوانن سوودی لێبن تەنانەت سینەماکاران ئەتوانن سوود لە دەقەکانی کاشێرکۆڵی بێن بە تایبەتی داخی دەبڕی هەبوودا کورسی لە باڵەکی بێزاریدا بۆ نامە ئەمانە ئەم دەقانە ئەتوانن سوودی لێبن بەڵام سینەماکارەکان خۆیان سیناریۆ نووسن بەبێ بگەڕێنەوە بۆ لای یەکێک کە سیناریستە بەبێ بگەڕێنەوە بۆ لای یەکێک کە زمانزان بەبێ بگەڕێنەوە بۆ لای یەکێک کە هەزمونێکیە لە مەسەلەی نووسینی سیناریۆ من نمونەیەکی بچووک بۆ دێنەوە فیلمی گەلفاڵ مالە فۆزۆ کە ڕۆمانەکەی نووسیوە کۆپێلا داوای لێکاڵێک بە خۆت سیناریۆکە نووسی من ئەوە ناکەم بۆی سەبۆتە ئەو فیلمە گەورەی کە وەک گەڕانەوەی بۆ دەستبوونەکەکەڕێنەوە بۆ لای بەڵام کێشەکە لێرە ئەوەیە خۆکات چییە بۆ ئەوەی کە سینەمای کورد لەو چەقبەستووی کە جەناب باسیدی مانەوەیەکە و هێشتا سینەمای کوردی خۆی نەگەڕانەوە بە حکمێەوەی کە یەک باز لەگەڵەکان ناتوانێت باز لەنبوونی کارەبا ناتوانێت باز لە نەبوونی موسە ناتوانێت باز لە شەڕی براکوش ناتوانێت ئەی ئەتوانێت چی کەس ئەی نابێ ئەو بووە پیشان بە دنیا بێت وە بۆچی سینەمە کوردیەکان لەناو میدیای کوردیان نمایش ناکرێت من لەگەڵ وایە میدیای کوردی ئەوەندەی کە خەریکی بەخێوکردنی کچە مۆدیە لە ئەوەندە باوەش بە سینەماکار ناکات لەگەڵەوە بەڵام ئەبێ خۆیان فەڕستکەن کە کۆتەفیلمەکان کە بەلەم دێت من 400 فیلم کۆتەفیلم بینیوە ئەویتر نەبینیوە کە 5000 بۆ ئەو کارەکەش ئەوەیە کە میدیای کوردی باوەش ناکاتەوە بۆەوە بەڵام یامە کەشە پرسیارەکە مەبێت سینەما ئێستا سەناعەیە بەڕاست پیشەسازیە بۆ کورد ناتوانێت قۆناغەتێ بکەن سینەما بکات بە پیشەسازی بۆی بتوانێت هەنەوەندەکە خۆی لەسەر داهاتی فیلمەکەی بژی نەک بەوەی کە داوای پارەکە دوو سەرنجی زۆر مۆزەح بوو دەست خۆش بێت فەرم بکەنێت دەست خۆشکار زۆر قسەکاندا هاوڕا یک معلوماتی بۆ ڕاستکەوە فستیڤاڵی سینەمای 2009 یەکەم فستیڤاڵ کە ناوی دۆک بەرلین بوو ئایا خۆتان چوون بۆ لە بەرلین بوو ئێمە لە دۆک بووین چوون بۆ بەرلین بۆیە چوین بۆ بەرلین لەبەرەوەی ئەم پرۆژەی سندیکای وەزارەتستان بوو چۆتە وەزارەت و ئەوە کراوە ئەو زانیاری ڕاستەوە یەک شتیکەش من لەگەڵ بەرەمهێنانان نەک لەگەڵ فێستیڤاڵ ئەوە زۆر جارە قسەیم بلۆگانەی بە سەربی کەوترێتەوە بەڵام هیوادار سینەماکارانی کورد فیلم بۆ بینەری کورد کرد بۆ بازار بکەن بۆ خەڵک بکەن وازدا کڕی فیلم بۆ فستیڤاڵ بێن من لەبەرەی بەڕاستی کە تۆ لەگەڵ غیرە کوردێکە ناقەشەی فیلم و بازاری فیلمی کوردیەکەی ئێماکەوینە کێش زۆر سپاس بۆ کەوراس سەردێکی زۆر معلومات بووە ئەم بەخنامەیەکی کردی لە ئەکادمیشن سەرخۆی ئەم فستیڤاڵەکان و ئەم چالەکانی کارسنەوەی سینەما من هەوڵەدەمدا کەبینەکانمان هەندێک وەک پرسیاری بکەم ئەو فیلمە دیکۆمەنتاریانەی کە لە چلەکان و پەنجاکان لە 60-70کانیش کە لەسەر دابوونەریت و کۆمەڵێک باڵێن چالێکی کەلتوری ئەوانە کە لە کوردستانە هەبووە بەڵام بەرهەمهێنەرەکە و وادەهێنەرەکەی دیانی بوون ئایا ئەوانە چێتە خامی کوردی ئەوە چوە زۆر لەڵامەکانەکە کوردەوەدا هەندێک بەشێکی لەوی کوردداێت یانەوە جەنابیش تاوعات کرد بۆ معلوماتی جەنابەت فیلمێکی وەزم دوو فیلمیشە ئەی دۆکۆمەنتاریە کار عەباس کردێت خۆزی خۆی لەرە وایە فیلمێکیان لەسەر نەخۆشخانەکانی شۆشە کە لەیەکێ لە کەناڵەکانی کاتی خۆی لەکێ لە کەناڵەکانی ئەڵمانیا لێدراوە یعنی این کراوە ئەپروف کراوە فیلمێکی دۆکۆمەنتاری
بریای شانەتی خۆش بدایە یا خۆزگە خۆی دەڵێتەوە. پرسیارێکی ترم ئەوەیە بە شکل لەو درامانەی کە لە هەفتاکان ناکراوە من دەتوانم 3 دراما بە نمونە بێنمەوە، یعنی ئەوە ناچێتە تێکەڵەیەک لە سینەما و لە دراما بەشێک لەو لۆکیشنانە بە شێوەی سینەمایی پیشاردەدا، فیلمی ژیان و مەرەزە و فیلمی بەهاری دزراوانە بەشێک لەو حاڵەتانێکیان بوو. ئەگەر جواب بۆ پرسیارم بێتەوە دووەم بوونی ئەم بۆ فستیڤاڵە جیاوازانەی کە ئەکرێت لە شار و شارستانە کاریگەری سیاست و کاریگەری دەسەڵات و مندلانەکان سەربوونی ئەو جۆرە فستیڤاڵانە جاران مەسەلەن سلێمانی بە حکمەوەی کە بایتەختی ڕۆشنبیریە زۆرتر لێرە فستیڤاڵەکان کراوی سەوای لە هاتووە هەم لە هەولێرە کرێوە هەم براوەتە دووەکی ژەگە لە سەرۆتی ڕینیەگە لاحەزای بەڵێ زۆر سپاسی دەست خۆش کاکە براس سەرنجی یەکەم دەکەمەوە دەست پێکەم کە باسی کێشەی سناریۆ پێشت لەگەڵ بەشی زۆری قسەکانی کاکدەڵم هاوڵام ئەوە ڕاستە کە وا باشتر فیلم سازەکان ڕاوێش بکەن و لەگەڵ زۆرتر خەڵکانی بۆمان نووس و چیرۆنووس و سوود وەربگرنەوە لە ئەدەبیاتی کوردی هیچ تێبینێکی دیاری کراوە نییە. بەس یەک خاڵ کە بۆچی فیلمی کوردی ناتوانێت خۆژێن بێت پێشتریش لەگەڵ کاکسۆران لەوەی خۆی لەم فێڵدایە کاری کردووە زۆر ناخۆشمان کردووە. ڕاستیە حەقیقەتێکی ناخۆش هەیە بێداری پیا بڵێن ئەویژەوەیە ئێمە کێشەی لە یەکتر تێگەیشتنمان هەیە هێشتا لە باشووری کوردستان لەسەر ئاستی تێگەیشتنی زمان. بۆ نمونە ئەو فیلمی بیرەوەری سەربەرد کە کاک شەوکەت ئەمین دروستی کردووە یەکێک لە باشترین فیلمە سینەماییەکانە لە بادینان دروستی کردووە کە هێنایە سلێمانی چەند سەد کەسێک زیاتر نەچووە تەماشاکردن. فیلمی پەیکەری دوو برایە دووە چەند سەد کەسێک تەماشای کرد. بەڕاستی وایە ئێمە کێشەی ینی خەڵکەکەمان هێشتا لە یەکتری تێناگەن. کاکە بەسەڕاحەت مەسەڵەن ئێستا چ زمانێک بکەین بە زمانی ستاندارد بۆی فیلمەکانی پێ دروستکرد بۆی خەڵک بتوانێت پارەی پێ بە تەماشاکردنی. من نمونەیەک گەێنمەوە کاک ماهیر حەسەن یەکێکە لە هونەرمەندە هەرە دیار و دەرکەوتووەکان پێم وانی هیچ کەسێک هەبێ لەم ناوچەی خۆمان نەیناسێت. ئێمە ئەوەسان یاس بەیەکەوە بووین لە درۆک ئەوسەڵشا هەر بەیەکەوە بووین بێتەوە بەم چەند ڕۆژێ ڕابردوو کاک ماهیرمان لەگەڵام کەمترین کەس کاک ماهیر ناسی بڕوا بکەن مەگەر هونەرمەندەکانیش لە سەر جادە هەر کەس بە هەمان شێوە کۆمەڵێک ئەکتەر و ئەستێرەی کۆمیدی یان دیاری دووەکیشێ ئێمە لە سلێمانی کەسیان ناناسین. ئەمە ئیشکالێک هەیە. بەڕاستیە فیلمسازی لە باشووری کوردستان یا هەر لە کورد خۆیان پێویستی هێشتا بە دەعمی کەرتی گشتی هەیە. ئەوە نییە بتوانێت لەسەر ئاستی لەسەر قاچی خۆی بۆستێت بەتەنیا بە باسات. مامۆستا نیازگیان دەست خۆش بۆ ڕاستکردنەوەی معلوماتەکە ڕاستە فەرمی 2019 بوو وەک تۆ بیرەکەمەوە پێویستەکە فیلمەکانمان زیاتر بۆ خەڵک بن وەک لەوەی بۆ فێستیڤاڵەکان بن. هەر ئەوەی کە تۆ بیر بکەیتەوە فیلم بۆ فێستیڤاڵ دروست بکەی کەواتە هەڵەیەک یا کەم و کورتێک لە بیرکردنەوە کە بوونی هەیە بەدڵنیایەوە فیلمە بێ بۆ بابەت بێ بۆ قەزیە بێ بۆ خێتابێکی لە پشتەوە بێت. کاکعادل دەستشاو خۆش سەرنجەکان چواردانەبوونێکیان بەدڵنیایەوە فیلم زۆر لەبارەی کوردستانەوە دروستکراوە فیلمی دۆکۆمەنتاری بوون بەشی زۆریان. ئێمە وەکو ئەرشیڤی مێژووی کورد ئەتوانین سوودیانەوە بکەینەوە. هەندێک لە قۆناغەکانی سەرەتاکانی دەرکەوتنی کورد لە سینەمایە ئەتوانین ئاماژە بە کۆمەڵێک خەڵک بین مەسەلەن بەرنە هاو بەرنازارۆف کە دەرهێنەرێکی ئەرمینیە فیلم لەبارەی کوردۆ دروستەکە. بە دوای ئەوە مەسەلەن ڕۆمانەکەی کارڵمای کە ڕۆمانێکی ئەڵمانیە بە کوردستانی کێویە دەرهێنەرێکی نەوساییە فیلمەکە دروستەکە کۆمەڵە فیلمی دۆکومنتاری ئەوانە ئەمە قۆناغێکن کورد شانێن لە ناو سینەمایە. دۆکومنتاریەکە ژیانی با بڵێن کلتوری کۆمەڵایەتی کوردیان تۆمار کردووە ئەتوانین وەک ئەرشیڤ کاریان بێنەوە. بە دڵنیاییەوە کاغەباسی ڤیدیۆ ئەرشیڤێکی هەرە گەورەی ئەزموونی شۆڕشیوەی تۆمار کردووە. هەر بۆ زانیاری یەکشی تریش فیلمێکیشان دروست کردووە کە لە کاتی مفاوەزاتەکە هێشتا چوارە فیلمێکی تەلەڤیزۆنیە یا فیلمێکی سینەماییە هێشتا دڵنیا نیم. بەڵام ئەزانم کە فیلمێکیان لەو مەرحەلەیە دروست کردووە کاک حەم عەلی خان بێکۆ لەگەڵ کاک عەباسی ڤیدۆ هەوڵیان ناوە تەنانەت درامایەکیش دروستکەن لەو قۆناغە هەمانن. بەڵام ئێمە زیاتر
بووی ڕەبتیکەم بە پرسیاری دواتریشتەوە ئێمە لەسەر فیلم قساکەین لەسەر سینەما قساکەین درامە چیرۆکیشترە قەزەیشترە پەیوەندی بە ڕاگەیاندن و تەلەڤیزۆنەوە هەیە بە دنیایەوە هیچ شتێک لە کوردستان بەدەر نییە لە کاریگەری سیاست بەدەر نییە لە تەدەخلاتی حیزب بەدەر نییە لە چوزانم یعنی هەر ئەو بەرزی و نەزمیانی کە لە مەسەلەی سیاست هاڕوئەیە کاریگەری لەسەر ئەوانیژێ سیاست توانێت فستیڤاڵەکان هەبن یا نەبن ئەتوانێت مەسەڵەن زۆر شت بکات بەداخەوە یعنی بریا لاینێکی تری سەر بە خۆمان هەبووە کە لایەنەکەم دۆخی کولتوری لە حاڵێکی ستەی بەڵاو بووە ئەخ ناڵێم ئەوە درامایە دراما لەگەڵ سینەما چیرۆکی جیاوازە درامای تەلەڤیزیۆنی نزیکە زۆر نزیکە لە سینەما ئەچینە لای سەرنجی تر کاک ئەحمەد دەستان خۆش بێت وڵای من حەزم کرد بۆ ناکە ناوینێنەوە لەوانەیە بیر چووێ هەنێک شت هەبوو لەو تاریخانە کە خۆشێکێکە لەو فیلمانە وایە باش فیلمێک هەیە کە تاریخی سینەما لە سلێمانی ئەتوانم بڵام بە یەکەم فیلم ناویدۆم لەبەر هەنێک تەکنیک نەیانتوانی دەنگی بخەنە سەر دەرێنانی کەماسابی بوو ناوی چاویلکەیە بە 16 مینەت کرا عوسمان شەوار تەمسیلی کرا و کاتە مەسەلەی ئەو فیلمانەی کە بە زمانی تر کراون ئەو کەمە وایە باس کرایە من دیت باس کرایە چونکە ئەوانە دوو فیلمی زۆر زۆر جوان بۆ قەزەی کورد و جێی خۆیان کردوێتەوە لە فیلمێکی سوێدی کوردی هەیە لێی خۆمان ئەوانە یعنی تەسیراتی قەومی بە جێشتۆنیان و میلەتانێکی ئیشەستان کردووە و زۆر ئیشی باش بوون جگە لەوە من لەو هەوڵانی کە جەناب باسی کرد بۆ هەنگدان و بۆ بەرەو پێشتوونی سینەما چەمکێکی بیرچوو کە هەر ئەو چەمکەش بوو یەکەم فستیڤاڵی فیلمی نێرگسی دروست کرد کە من خۆمێکێک بووم لە مؤسسەکانی فستیڤاڵە فکرێکە لە خۆمەر بوو پێرە باز نەکرا دوێنە شەو قسەمان کرد هەر بەتایبەتیش داوەتم کردوتم وەرەوە وڵاکەین و ئێمە لە سەرەتای میدیایەکە دروست بوو هەر بۆ سەپۆرتی ئەوەی کە بزان میدیا تەحنی ئەو شتانە کردووە بەرنامەی سینەمامان هەبوو لەلای کوردستان ساڵ 94ەوە و خۆشبەختانە وەرزشکارێکی دێرین ئەم شارە زۆر سەپۆرتێکم ماوەسا هەڵگوت لەبەرەوەی لەشیپێکی زۆر زۆر باشیە بوو و ئەو بەرنامەیە بوو بە دافعێکی زۆر بۆ فستیڤاڵ و بۆ دروستکردنی و فیلمانەی گەلی کوردستان و ماوەسا شار نزیکەوە ئاگادارە و ئەو بەرنامانە بەردەوامیان هەبوو لە کورساتی هەڵتاواشەوە لە ئێستاش مەسەلەن لە میدیاکانی هەولێر و لەوانەشە یعنی تەسیراتی خۆی هەیە و فستیڤاڵیش بەڕاستی من دەستی خۆش بە زۆر زۆر باش چوویتە سەر خاڵگانی فستیڤاڵ ڕوکنێکی زۆر زۆر گەورەی بۆ پێشستنی سینەما بۆ وەکوەوەی کاگنیان زووتی بە پێچوانەوە من ئەم وایە کە فیلم بۆ فستیڤاڵ دروستکردن بە ناساندنی فیلمە گەڵازبوونای تۆ باسیەکەی لە کامەوە ناسرا بە هەمانی خوبادی ساتێک یعنی ئەو گەورەیەوە نەگەوری کام ناساندی بەس ئەو گەورەی کە ئێستێمە شانازی پێوەکەی فیلمی یۆڵە و خەڵاتەیە بە هەمانی خوبادی بە هەمان شەوە فستیڤاڵ بینەری هەیە ئیشکە بۆ بینەرکرا یعنی بۆ ناساندنی فیلمە کرا من ئێستا ڕاستە فستیڤاڵ ڕوکنێکی زۆر زۆر گەورەیە سەرەتا کە فیلم دروست کرا سینەما کە تۆ لە هینەکەت ئاوایە هۆڵی سینەماش ڕاست کرد کە هۆڵی سینەماکان گرنگێکی زۆریانی بۆ بەرپێشوونی سینەما کە خۆشبەختانە سلێمانی هەتا قەزاڵاحەیان خانەکەینەوە جەنازن ئەوانە سینەمای پیاوە لە کۆنەوە دافعێکی باشە بۆ سەپۆرتی سینەما کە بینەر گەورەترین شتە مەسەڵەن تۆ ئیش بۆ بینەرەکە یەکەم جار لە هۆڵی سینەمایەکە لەم فستیڤاڵانە کە هاتوون بەڕاستی زۆری بینەر وەئەکە فیلمەکە ناسێنێ و ئێستا هەر لەو دافعی فستیڤاڵەوە مەسەلەن نێتفلیکس سەرکەوێتەوە سەر عالەما لەبەرەوەی بینەرە تەحلیلی فیلمەکە بینەرە فیلم قەرارەیە بۆ ئەوە مەسەلەن ئێستا وای لێ ڕانەی فەرش کرد هەر نێتفلیکس خۆی ڕێکی فیلمەکان زیاد کە بیکاوە فستیڤاڵ و خەڵات با بە فیلم و بە شتانە بەوەی ئەو بینەرە زۆری کە هەیە یعنی بە پێچوانە من ڕام وایە فستیڤاڵ ئەرچێکی گەورەی لەسەر بۆ ناساندنی هەم بزنسەکە هەم بینەری گەورەی شتەکان
دەست خۆش یەک خاڵی خێرا ڕووکەمەوە ئەویش بەپێی ناونیشانی بابەتەکە کاکەورا سەرنجی لەسەر فستیڤالەکان و دروستبوونی فستیڤالەکان بوو نەک خودی فیلمەکان یعنی زیاتر سەردە تاریخیەکە بۆ فیلمەکان و ئیشەکان نییە زیاتر بەرە دەست خۆش کاک دانەرفەن دەست خۆش بابەتەکە بەڵگەمە کاستەکەمانەیە بۆ من مەسەلەی فستیڤال يعني سەکردن لەسەر بسەڵ ئەکی کۆمزانم بەڵام هەندێک ڕووداوگەر هەن لە پشتی ئەمانەوە بەنویی سەر تەلەڤیزۆن نەبێ هەڵام لە سیاقێکی حەمەڵاتنەکە لە مۆڵای ئەتوانین لەسەر بۆ ڕووکەمەوە لەمەوەشی هەلومەرجێک ڕۆشتین و باز لە پێکهاتوو دروستکردن ژنجی فستیڤالەکان پێی لە دنیا ئێمە کاتێکم ڕۆژی فستیڤاڵ بەنێنا سەیری مۆدێلی هەندێک لە فستیڤاڵ باشەکانی دنیامان مەسەڵەن کەسمانی کە ئەو ناوەی راو هم ویدیز هم کان هم لوکارنو و سانداس اما هموی ویدیوها از آنم تو چون اتوانی و قبل منتقلین یعنی کتور فستیوال دیوار گریست جا چند کاتم هی امی زور کتی کمو گراسی که کتی فستیوال کان و هدف فستیوال کان بود چیه یکی بلد تاکید هر بلدان فستیوال دنیا دوستنی پیوندی کرده در نیوان هنرمندان و عوامی که باور سیاسی کانن عوامی مقاطعه کراون یعنی عوامی کانون ریفورم کانن فستیوال تقریبا ئەبێ بە فاکتێکی ئەبێ بە ڕۆژێکی زیاتر دیپلۆماسی لەو بێنێ چەندێک بابەتێکی هونەرێک دۆرە بابەتێکی دیپلۆماسی بە جیهانیشە ئەگەر تۆسێکی مێژووی دروستبوونی فستیڤاڵی کام بکەین لە ڕیاکشنی فستیڤاڵی ڤینیسەوە دروست بوو ئەوە کە مۆسۆلینی دەستی خستە ناو خەڵاتەکان لەگەڵ هیتلەرە لەناو فستیڤاڵی ڤینیسا ئەمریکیەکان هاتن فستیڤاڵی کامیان دروست بوو وتیانێ مامە قوڵ ناگەین بۆ شێوە کە خەڵاتمان بە فیلمانی که با توعید هیتلر و با جیش هیتلر امریکا کاراتون فستیوالی سینمایی درست کرد لولاتی فرانسه و استاج دعمیانه کن و با جوابی اوش که فستیوالی کانی شد هر قهرمان دولتانی لمی جواب درست تارانتینو بود یعنی فستیوال زمینه کی زور گرینه که تو چون سینماکار درست کرد لتنیا من قدر رو بود چونیم تو فیلم درست مکه با فستیوال فیلم درست کرد کنسرتەکەت نۆڤایەتیە چیرۆکەکە چیرۆکی کوردیە دروستکردنی فیلم یعنی بابەتە بەڵام زەمینەی نیشاندانەکەی کرد فستیڤاڵەکە سەکوویەکە بۆ کۆمپێر بۆ هەڵسەنگاندنی باشوور و خراپی فیلمەکان کە تەبیعەتی فستیڤاڵەکان خۆیوە ئەنجا لە پاڵیا ئەرکی فستیڤاڵ چییە؟ ئەرکی فستیڤاڵ بەتەنیاش ئەوە نییە کە فیلم بینتاژ کەس ئەو گلەیە لە فستیڤاڵەکان نەگا کە بۆ ناتوانێت فیلم أركي وزارتها أركي سنديكاها كتوعية بوزارة كزمينة خوشحال كارديات لكم بنابيراني فيما لكم فستيفال كانامين كلا يزال فستيفال السينماني دوي كي يكون ببشر دوي تكابرات باسي كفيلم زيادة إنتاج كده لبرا من يوادر ما تصاني كيسال إليكم بس ما نبي ببرقري لنا فستيفال السينما بو من لقلو رأي كاكاورا زاني كار فستيفال كان من ليرجع شيء يعني بتيشيو الموديلي إيش كان فستيفال إنه شكلناشي وأنا هو كورتيان سند فستيفال سود مالية فستيفال السينمائي لنا شكل تاكل فستيفال كسكويكي آزادة يعني ما في صار شقو مالية طبيعة السينمائي فرق بين الكلام يدو كبار صحيح لنا مثلا كي صار جو دمار كلتورية مع النساء مزار المادية السينمائي هو سكويكي آزاد خلاط معنا بخلاط الشكومدي معنا وصلاح الدين دميتاش ودولة الاجتماعية عادي خلاطي محمد رسول معنا شكومدي معنا كلا السجن هو قنصلية لنا وهو كاس فستيفال السينمائي جيري نوي بلد جيلان معنا أنا جاي مش بقى لنا كان دكتور خويلي بقى لنا وهو كاس شيعانيان وتكابلاكي شفت هذا ومر الشيعانيان وتكابلاكي أردوغان معنا وتيرا يعني إيرا سكويكي آزاد من فستيفال السينمائي لا تشرك حسن بوك دوك فستيفال السينمائي سانسوري في لسان وقت ثلاثة اگر همون سینما کارەکانی سلێمانیان قسەکە بێ کارگەڕاز شایەتی ئەوم بۆ بات کە بۆ مێژوو بان کرد و پەکەکە زەختمان لێکە کە هەرێ نوری بەڵگەجەران هاتوودا و شارە زەختمان لێکە هەرێ فشارمان بۆ دروستکرد جۆرێک لە پرۆمۆ دروستکرد وڵاتی وەکو ئێران لە هەموو ناوچە دەوڵەتە عەرەبیەکانە فیلمی محەممەد ڕەسوڵ قەتعی نمایشی لەکە لە فستیڤاڵی سینمایی نمایشکە ئێمە ئەو فیلمە ئاشکارین ئێمە کارگەرەکەمان سەکۆیەکی ئازاد لە فستیڤاڵی سینما ئەمە زەرەکی ئێستا گەماڕۆیەکی کولتوری ژنە لە فستیڤاڵی سینما ژگەرە دروستکردنی فیلم ئەو کابیناس ئەو لێرە هەتا 40 ملیۆنی لە وەزارەتی دارایی سەر وابزانن 40 مان خەریکی بوو
ئەم گەمار و کولتوری ئێمەشی گرتووە ئەنی بەجۆرە لە جۆرەکان فڵانیشمان لێەکە بەوەی کە وەزارەتی ڕۆشنبیریبانی ناشکرا بە دوو تاگی جوابی هاوکاریتە درۆک ناکەم هاوکاری فیستیڤاڵی ئێستاش کاکەدانە دووبرە بە ئیجازی دەدان لە فستیڤاڵی پێشوو بە مەتەقەیەک لە بینی من و بەڕێز وەزیر ڕۆشنبیری لەسەر بودجەی فستیڤاڵ دروست بوو ئەو وتی داومانە تا ئێستا پارەکە بە کامل نەدراوە تا ئێستا وزارەتی مالیە پشتێکیان نووسەکە بانکی هێدە دروستیەکە محافظ وەکو پێویست نایەتە دەستەوە ئەم گەمار و کولتوریە هیوادارم یعنی هەر فستیڤاڵی سینەمایی نەکرد ئێمە لەناو شەڕەکەیان ئێمە تێگەین بە ئاشکرا میوانمان هەبووە دەسمێڵ و دەواازی پیشکاتوو داخل بووە هەر کاتای ئەو بینەکرێتێدا شاخان و حاجی بوو کە ڕۆشتەوە یەخان پێکەوە لە سووتیانە بۆچی ناتوانێت حاجی بوو وتیانە بۆچی ناتوانێت فستیڤاڵی تۆ چێ پێدەستێمان یعنی ئەمە شۆڕ بۆ تۆ بە سیورەکانی ئەوان وەکو نەفەسی حیزبی میان لە بەفرۆ من ڕووی دەم بۆ فستیڤاڵی دۆ بینێ بۆ سیاسەتی کولتوری کە ئەمە ئەرکی هونەرمەندانەوە ئەوە بەڕێز کاک محەممەد قوتۆ لێرە دانیشتووە لەسەر پێش ڕۆژ غیابات ئەمە بۆ نێکە شەفاعت بۆ خۆمە پێش ڕۆژ غیابات حاکم تەوقیفی کردو بۆ ڕۆژ تۆ بۆت نییە غیاب لە ساڵێکا تۆ پێش ڕۆژ غیاب هونەرمەند وشت نییە لێرە ئێمە جۆرێک لە خامۆشی بێدەنێکمان بۆ بگێت جۆرێک لە خامۆشی بێدەنی لەناو سینەماکارەکان هونەرمەندەکان دروست بووە جگەرەوەی کە گەمار و کولتوریەکەمان لەسەرە جگەرەوەی کە فشارێکمان لەسەر خۆمان بێدەنی لە يعني بتنيا فيستيفال وهنر وسينما لا طريق خلاص تقريبا دون نيوسي ولي هذا كما يتعب يمكن يشوفوا بخسارة بمسيء يعني تمام سرنجەکان تەواو قەینە لایەکە بیری شەکەوتەوە بەجاتینەوە بە حکمی ئەوەی کە هەندێک لە سەرنجەکان ڕوبەڕووی ئێوە وەکو بەرپرسانی فستیڤاڵی فیلمی سلێمانیە بێتەوە دکتۆر دڵشاد فەرمووی زۆر سپاس دەست خۆش کاک ڕاست بەڕاستی هەم جێڕامە مێژوویەکەت هەم سەرنجەکانی سەر فستیڤاڵەکان زۆر تایبەت بوون تەنیا دوو سەرنجی بچووکم یەکەمیان یەکەم ساڵ مەشومەکە فستیڤاڵی دۆ لە ڕاستیە لەبەرەوەی کە هەر پەیوەندی بەو دەواازەی سمێڵ چاوەوانی کاردانی پیشەوەیش حەسرێکی تۆزە نوعێکی مەسەر بوو بۆ یەکێک بەرپرسەکانی فستیڤاڵی دۆکەوە کێشەی سەرەکی ئەم فستیڤاڵان لە کوردستانە من هەرێک لەڕێمەوە بۆ شتێک بوو بەردەوام شێڵێمەوە تایوان قسەم پێ بڵێ سەری هەرێک هەر کێشەکە لە بیایە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە هیچ جۆرە بڕوایەکی بە کەلتور نییە وەزارەتی ڕۆشنبیری لێزیان سیاسەتی کەلتوری بە هیچ شێوازێک نییە نە بیری لێکاتەوە نە بۆی گرنگ لە ڕاستیە تاک تاک خەڵکی سیاسیمان هەیە خۆیانن لە کاری فەرهەنگ ڕۆشنگەری ڕۆشنبیریە ئیشەکەن و سەپۆرتەکەن یەکەم فستیڤاڵی فیلمی سلێمانی مش لەگەڵ کارگرانرا بوو با ئەو قسەی بەم کارگران بە سوال پارەی بۆ پێکرد یعنی تەلەفۆنیە کرد بۆ خەڵک داوای پارەی لێکردن خۆی کرد حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پارێکی لە قسە فستیڤاڵ سێرەمیش و شتەکانی تریش کێشەکە لەکوێیە کێشەکە لەو دیایە ئەمە هیچ پەیوەندیەکی چەند جار تریشەوە بە شەخسی کاک حەمەسەری یا کاک خاڵی دۆچی یا کاکەکانی ترەوە نییە ئەمە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە فستیڤاڵەکانی بەش کردووە سلێمانی میوزیکی بەرکەوتووە تایسەکراوە تایسە نەکراوە دوهۆک سینەمای بەرکەوتووە گەشتونەتە نۆ بودجەی فستیڤاڵی دۆ 750 ملیۆن دینارە بەس حکوومەتەوە نادا بێجێ لە سەرمایەدان ڕاستی لێبوو تووشی شۆڕ بوو یان تووشی جۆرێک لەسەر سامی بوو بەڵێ تەنانەت پۆستێکی فەیسبوک کاک محافظە نا کاک محەممەد موحسین نیشانەیە بەسیانە نە حکوومەت پارەبانەی هیچ کەس بەسەریان بەسە لە ڕاستیە بکە یعنی یەک جۆر لە سەپۆرتێ لە دووە بۆی کەم فستیڤاڵە پێشکەوێت فقط ئەوە دژایەتی هەیە لە سلێمانی بۆ خستنی فستیڤاڵ من باسی نە کاکدانە دەکەم نە هیچ شتێکی دەکەم باسی فستیڤاڵەکەم وەکو چەمکی فستیڤاڵ لەبەرەوەی کە کێشەی گەورە و بۆ دروستەبێ لەو شتانێک کە ئەویش باسێکە مثل فستیڤاڵ سلێمانی حکوومەتی هەیە 300 بۆ 400 ملیۆنی هەیە 400 ملیۆن مشکلی بۆ دروستکردن لەبەر چی لەبەری کە ئەجندای ئەوان نییە ئێمە بە زیایابین ئەو ناوەی کەیراوە بە سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری منەتە یعنی منەتێکە بەسەر خەڵک سلێمانیاکرد کە ڕاستیە خۆی پێویستی بەوە نییە خۆی سلێمانی بەبێ ئەوەی کە پێویستی نە بە حکوومەت بێ نە بە پەرلەمان بێ و بڕیاری لەسەر خۆی وایە
سروشتی شارەکە خۆی وایە ئێمە کە لە دووەک بین ئەمبینی ئەو ژنانەی کە بەشداری فستیڤاڵیان کردو کە کاکەورات باسییانەکە زۆرینی زۆریان لە سلێمانی هەڵۆشتوون دەگەنە لە ژنەکان خۆ سلێمانی ڕاستە فستیڤاڵی دووە کاریگەریەکی تەواوی کردوە سەر گۆڕانی کۆمەڵایەتی لە دووە کامل لەوێش باسی کرد لە فۆڕەکەی کاکەوراتیشان بەڵام هێشتا چاودەکە لێرەیە بەڵام ئەم چاودە کوێ دەکرێت وەکو چۆن سیاست ئیشەکە لەسەر هەموو شتەکانی تر ئەم گەماروی لەسەر سلێمانی هەر گەماروی جادە و بان و بودجە و موچە و شان نییە گەماروی کەلتوریشە ئەبێ ئەم شوناسە لە سلێمانی بسەنەوە و لێشێ سەنەوە ئەگەر ئێمە تاکو بەم شێوازە بەردەوام بین ئەم شوناسەمان لێ سەنەوە مەگەر شەڕی هەڵکی و کاکبەختیار خۆیەتی هەوڵەیە ئەم کێشە سەرچیە لە ڕاستیە تۆجوهێکی تر هەیە بەچی ئەم فستیڤاڵان ئیشەکە لە ڕاستیە ئەو تۆجوهەیە کە بڕوای بە سەوابیتی دینیە لە ناوەسووی کوردستانە لە ڕاستیە یان یەکێکی تر لە کێشەکانەوەیە یانی پیاوێکی پێشتر چەپ و ئێستا گۆڕان وەزیری دارایی ئەم بژاردە لەگەڵ سلێمانیان بۆ کەی برادریاس بودجەی سلێمانی ئەم کێشانەی بۆ دروستکراوە 20 ملیارد دینار کاک حەمەد کوردووە لە من شارەزاترە دروستکراوە بۆ پایتەختی ڕۆشنبیری بڕیار بووە بۆ لە با بڵێین لە بڕیارەکەی پەرلەمانی کوردستانە لە یاساکە ساڵانە 20 ملیارد دینار بدرێ بە سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری چەند جار تامەزێتەوە لە کێوە بڕیارەکە چووە یان ئەوە کە ئێستا نزیکەی 9 جار 20 ملیاری بەهاتە 20 ملیار هاتووە 20 داوا زیاترتان هەیە لە ماکەمە ئەمە کێشە سەرچیەکان لە ڕاستە جۆرێک لە سیاسەت هەیە بۆ ناشرینکردن بۆ پەراوێستکردن بۆ دروستکردنەوەی ئەم سیمای کە سلێمانیەتی بەڵام تۆ سەری کە لە هەموو ئەو فستیڤاڵ و سیمینار و قۆڕانی کە لە شارەکانی تر ئاکرێت خەزم لە دووە هەولێر بەرمەتی زۆر ناڵێن من لە هەموو فستیڤاڵەکانیشیانە یا ژنەی تەقدیمم یا ژنەی ڕەقمی ڕێزێکی زۆر زۆرشی دێگرن بەڵام بەڕوویان خەڵکێک لە دانیشتن لێ کۆ ناگەسەوە لەناو خودی سیمیناری فستیڤاڵەکەیە کە من سیمینارم هەبوو کاکەوراسی شەی بوو باشە تۆ لە شارێکە ئەمە پسووکیشە ئێمە ڕاگەانێکی گەوری بۆ ناکەن لەبەرکە هەوڵەکە 50-60 کەسە بێت ئێستا پڕپڕ بووە لە خەڵکی سلێمانی ئەم سیمایە سلێمانی هەیەتی خۆ بە شارچێتی شت نییە مەوزوعات پەیوەندی و باکراوندە کەلتوریەوە خۆی شارەکەیەتی من نیمەوەی کە دروستی کردو باپیرانیە ناوی دروستی کردووە ئەمە ئیشی سالمە ئیشی تەریە ئیشی ڕۆشنگەرەکان پێشەمە ئیشی پیرەمێردە ئیشی برای مەحمەدە ئیشی هەموو ڕۆشنگەرانی کە پێشتر دووگیان بۆی هیوادارم حکومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە یا وەزارەتی ڕۆشنبیری دابەرێت یا سیاسەتی کەلتوری بۆ دروستکات بۆی هەموو شتانە پێبێگابێت دەست خۆش دکتۆر وەڵام من ئێستا تۆزێک سکوپەکەم هینتر کردوەوە گەشتنەوە مەرحەلانەی کە گەبڵێ حکوومەتی هەرێم وونە حەمە کوردۆ لێرە دانیشتووە لەوانەیە بەی خۆی نەزانێت بە مەسئولیەتی خۆی نەزانێت ئەگەر تەنانەت وەکیل و وەکیلێکی وەزیریش لێرە بوونایە لەوانەیە بەی خۆیانی نەزان لەبەرەوە گەشتنێتە مەرحەلەیە کە بێ سکوپەکە تۆزێک ئەوەتر کەین ناویش ئەشخاص بنووشکە ینی بەڕاستی ئێستا مؤسسەی ئیشەکەی ڕۆشنبیریە ئەوە تا کاکبەختیارەڵێ ینی بە شخصی ئیشەکە کراوە بڕاوە بەحاڵ جوابەکانی کاگەورازیش زۆری پێچێت تکایە ئەگەر هەر کەس سەرنجی تری هەیە بۆ دوای ئەوە با تەواو بێ پرسیارەکان چکە ناتوانێت سێ کەس قسەی کردووە با جوابیان بات بۆ کاک ئەحمەد هاوڕێی هەموو بۆچوونەکان خاڵەجان زۆر سپاس بۆ سەرنجەکان کاک دیانەرجان پاسێکی باش منیتە بۆی قسەکانی دوی خۆشتر بکەیت ئەزانم کە معانات زۆرە ئەزانم کە کێشەتان زۆرە و من بۆ کەسانم کە هەمیشە هیواخوازیەوەم کە تێپەڕێت و مەشاکلانە تێپەڕن بە هەر جۆرێک بووە چکە لە کۆتاییان بیر لە تۆ ناکەمەوە کە ڕەفیقم بیر لە شارەکەکەم بیر لە ڕۆکی نوێژی فیلمسازی کوردەکەمەوە بیر لەو فیلمسازان ناکەمەوە کە مەسەرەن من بڕوا ناکەم لەم وا پێش و لەگەڵ خاپیلینا قسەم کرد دە فیلمساز زیاتری کورد نامەیان بۆ بنار و تەلەفۆنیان بۆ کردم ئەرێ هەورازیان فستیڤاڵەکەی سلێمانیە کرێ ئەرە فیلمەکانمان بنێرین یا نەینێرین یعنی فستیڤاڵەکە بۆ تۆ نییە بۆ سلێمانیش نییە بۆ هەموو کوردە بە دڵنیایی بۆ پێتەڵام ڕاستەکەی نەک فستیڤاڵی سلێمانی تەنانەت فستیڤاڵی دۆکیش کە تقریبا جۆرێک بۆ چوونەکە ئاوایە زیاتر سەپۆرت دەکرێت ئەوانیش هاڕەشیان لەسەر تۆ ڕۆکێ لەوانیش بگرەزانە بە چ دەردی سەریەک مەسەرەن لە ئەخیر لەحزەکانە پاریان بۆ سەرفەکرێ یا سەرف ناکردووە بە هەمان شێوەیە ئەزانی بۆ قسەکەی مامۆستا دڵشادە سیاسەتی کلتوری لە ئارایە نییە کۆمەڵی خەڵک خۆیەتی شەڕی خۆیەکە لە کوردستان دوو جۆر سیاسەتێ سیاسەتی وزایە لە پێناو پارە
سیاست استثماریش هەیە لە پێناوی پارەیە و تەواو بڕۆ هیچ لە سیاست بوونی نییە ئەمەیتر هەموو شەڕی خۆمانە من خۆم بڕوان بە شتێکی خۆم هەیە ئانی کەمۆمە بەڵام لەگەڵ ئەوەشە لەگەڵ هەموو ئەوانەشە بەدان بە شتێکی شادێ گەندەڵیش هەیە خراپ بەکارهێنانی پارەش هەیە یعنی لە لای خۆشمان و لە لای ئەوانیش لە هەموو کوردستانیش کێشەی ناشەفافێتیش هەیە کێشەی بەهدەردانی پارەکەش هەیە کێشەی ئەوەش هەیە باش لە شوێنی خۆیان ئیشەکانمان نەکردووە یعنی بێت لە شوێنێکا ڕەخنەکە لە خۆشمان بکەین سپاس بەڵام شاد کاتیان هەرێنی هەوڵی ئەوە بیرەکەمەوە لە زۆری شتەکان إيشي حكومات ليش حكومتنا بقى ليش في الدنيا نية شلون كاكدانا بدو دقيقة تيمة بروي أو كاتب الطعام أو بطاقي هيش ده صلاة الدنيا ده حكومة الجمهورية الإسلامية يعني شو كان شاري هنا بندان نبيش ده هيش ده صلاة كبيرة كلتور ناقة هو تو زميل الحكومات الرسمي السياسي دولة الآن أيديها في ديالكلا كبارتي سياسي قبل سبيبر يكاد حصل بعد والله الناس مكتوبة كذي كاكدانا استا موضوع سياسة كولتوري لم والله إما چندین جار كورما كردوه بنجير تاكدي سياسة كولتوري وكولتوري وبلاني كولتوري بوازحي زانيو مانا كأمشتا لآرائية سرنجي تلوالقري كاك شوان فرو كاك شوان دەستخۆشی لە کارگەورازەکەم دەستخۆشی لە ئێوەشەکەم من لە گەرمیانەوەتوو ئەمە کە باسی سیاسەتی کلتوریەکەین ینی لەناو لە دنیای ڕەنگە نەموزەجی فەڕەنسا زۆر دیارکراوە و توانین وەکو سەمپڵێک شوێنی ساڵی 1947 هونەرمەندێکی فەڕەنسی جۆبیلا لە شاری ئەڤینۆن ئەوێت هەژمونی پاریس تێگەشتێنێت بۆ ئەوەی هەر پاریس نەبێت ئەو سەنتەربوون و ئەو مەرکەزیەتە تێگەشتێنێت ئێستا هەفتا قسووری چووە جۆرێک لە جۆرەکان کە باسی سیاسەتی کلتوریەکەی هەر فستیڤالەکەش بێ خۆشی جۆرێک لە سیاسەت و ئەوەشی هەبێتەوە فستیڤال لە دنیایە ئەوەی کە من ئەیزانم خۆشی بەدوای سەپۆرتکردنی خۆشی ئەگەڕێت یعنی فیلمێکی ئێمە بینینی فیلمێکی ئێمە ئەگەر نا ئەو فستیڤاڵە ئەو ژمارە بینەرە هەرێکی 5,000 ببات ئەم لە جۆری ئیدارەدان فەلسەفەی ئیدارەیەکەمیشی تەخطیطەکە لە تەخطیطکردن بۆ فستیڤاڵە ئەگەر ئێمە ئەمە بکەین من پێم وایە کاری گرنگتریش ئەتوانین بەرهەم بێنین و ئەنجامی بدەین کە باسی فستیڤاڵەکەین لە تاریخی هونەرە فستیڤاڵ ڕۆڵێکی ئێجگاری گەورەی هەبووە یعنی هەر لە مەسرح وەکو دایکی هونەر یوریدیس سۆفۆکلیس باشترین دەخەکانی بۆ فستیڤاڵ نووسیوە فستیڤاڵ سەکۆیەکی پێگەیاندنە ئینسان لە یەکدیوە فێرە بێت لە یەکدیوە بەرکەوتنی بۆ دروست دەبێتەوە فستیڤاڵەکان ڕۆڵێکی گەورەیانە لە گەشەکردنی هونەرە بۆیە بوونیان بوو بەتایبەتی بۆ ئەم دۆخەی کوردە کە ئێمە مێژووی ئێمە بریتی بۆ لە مێژووی شەڕی مانەوە ئەگەر ئێستاکە فستیڤاڵمان هەبێت وەکو وێستگێک بۆ گەشە پێدانی هونەر بەکاری دەستخۆش سەرنجەکە و گەیشت سازیان فەرموو دەستخۆش کارۆراز بەس بینەری سینەما فیلم لە هونەرەکەی ئەزانم لە فستیڤاڵ و ئانەشی عقل بەشدار بەڵام پێم خۆشە کرد کە فستیڤاڵەکە و تۆزە پێشکەوتنێکی هونەری بێت بەس من لە بابەتی فیلم پرسیارێک یان دوو پرسیارەتوانم بکەم ئێستا ئێمە گەسەری سینەمای ڕۆژئاوا بکەین فیلمی زەردەڕزەڕینیان هەیە 300یان هەیە بە جودی یەکەم و دووهەمی ئەمانە باسی چیەکە فەلسەفەیەکی یای ڕۆژئاوا پەرستیە لە سێ جوزی زۆر دۆزڕین هەموو هونەرمەندەکانی ڕۆژئاوا خێرخوازن جوانن نوریان لێبارێ ڕۆژئاوایەکانش ئۆرۆکن ناشرین دەبەنگن ئەڵقەیەکیان با بەڕێوەقەکە پێێتەوە ڕۆژئاوات نامێنێ ئەی فەلسەفەیەکی زۆر نالەبار زۆر ناشرین تەماشاکردنی ئێمە ڕۆژهەڵاتی خوێندنەوەیەکی زۆر ناشرین توانای گەورەی و عەزەمەتی یۆنانی بەسەر فارسانە دوو جوزئا کە خوێندنەوەی ئیمڕۆیانە بۆ ئەوەی کە دنیای ڕۆژئاوای ڕۆحەت بەسەرمان ئازاڵە
من ڕوئیەیەکی ئەوە بەجۆرە لە جۆرەکان متابعەی فلیمەکەم سەیری فلیمەکەم خوێندنەوەی ئاوا فەلسفەیەکی ئاوا بوو ڕواناکەم ئەوە سینەمای کوردی ڕواناکەمە دیارێ تەنانەت ئەم ڕوئیا بوونیە بۆ ئەوەی بەهایەک بۆ مرۆڤی ڕۆژهەڵاتی بگەڕێتەوە لە سینەمای فارسی و تورکی و عەرەبیشا ڕواناکەم موجودیە بێ ئایا بیر کراوەتەوە مەسەلەن فلیمێک بکرێت بۆ ئەوەی وەڵامێک بێ بۆ جیهانی فیلمسازی ڕۆژئاوا و فەلسەفەی پشتی فلیمەکانیان کە ئێمەش مرۆڤین ئۆرۆکنین ئەو دڕندانەنی ئێوە باسییان دەکەن. دەست خۆش سازیان بەنسبەتی جەناب تۆ بینەرەکانمان ئلیمنتێکی ئەساسیە لە ناوینەکان جەناب بەشداری لە ناو پرۆسەی خودی پرۆسەی دروستبوونی هونەرەکەیە. ئەمە لە شانۆیە بەڕێز بەکری بینەرمان هەیە بەقەدەر وەزارەتێک هاوکاری مەجای شانۆی کردو بەڕاستی لەم شارەیە. بینەرەکانی مەسەلەن ئەوەی لە تەلانی هونەر دوێنێ بینرا بۆ سەمفۆنیە کە کاتنیا زاگادارە ینی ئەو ڕێکلامی بۆ نەکرابوو کە پێویستەکە کەچی هۆڵەکە خەڵک بۆ پێوە وەستا و خۆشبەختانە لەبەرەوە بینەرەکان بەشداری سەرەکین لە ناو پرۆسەکەیە. کاک بەختیار پێشتۆ دەستی بەرزکردو بەحکمی ئیشەکەم لەبەرەوەی ساڵانی زۆر مەرە هونەرمەندەکانە هەیە و بەتایبەتیش پێنج خوێنی فێستیڤاڵە من بێعلان فێستیڤاڵە کارەکەم بەداخەوە دیاردەیەکی دیاردەیەکی زۆر مەترسیدار و زۆر خوشیدار بمبورن بە داوای لێبوردنە بۆ هەموو هونەرمەندەکان لەناو خودی هونەرمەندەکانە کە ترسناکترە لەو میلانەی سیاسی کە ئێستا ئێمە هەموومان بە جۆرێک لە جۆرەکان دەبینین یا ئێمەش باجەبین ئەویش یەکترکردنە وەشکاندنی یەکتریە پلانگێڕان لە دژی یەکتری بە پرۆژەی لێدانە لە پرۆژەی یەکتری بەداخەوە ئەمە بۆ بە دیاردەیەک بۆ بە نەخۆشیە کە ئەتوانین بڵێم سەر و سیمای هەموو پرۆژە و هەموو هەوڵەکانی بکرێتەوە یعنی لەگەڵ ئەوەی ئێمە هەمومان ئەڵێن سلێمانی گەماروی لەسەرە سلێمانی ژینگە و بارودۆخەکەی بەداخەوە بەم شێوەی لێهاتوو بۆتە قوربانی لە ملانی سیاسی بەڵام ئێمە بیرمان چۆتەوانین کە خۆمان جارێکی تر بۆ بەشێکی زۆر لە هونەرمەندەکان بەداخەوە کە بوونەتە داڕێژەری ئەو پلانەیە و بوونەتە بەشێک لەو لێدانە لە پرۆژەی کولتوری و ڕۆشنبیری بە تایبەتی ئەمێ باجارێکی باسی فستیڤاڵی سلێمانی کەم بەداخەوە 5 ساڵە یا 5 خولی ئەم فستیڤاڵە بەڵام ئەوەنی کە ئەم فستیڤاڵە دژایەتی کرا ئەوەنە سەپۆرت نەکرا کە ئەم حاڵەتە یا ئەم دیاردەیە ناوم حاڵەت ئەم دیاردەیە لە هەولێر لە دووبۆکانیە من تێناگەم بۆ ئەم شە لە سلێمانی لێ بۆ کۆتایی پێنایە ئەمەش هەرەو پەروەردە سیاسیە هونەرمەندەکانیشی بکرێتەوە ئەم کەتایە بەداخەوە ئەمە یعنی یەکێکە لە کێشەکان لە نیگەرانیەکان کە حەقی خۆیەتی هونەرمەند ئیتر لێرە بەدوا هەستەی بەرپرسیارەتی کا چۆن ئەو درێ سینەما نیشاندانی کێشە و کێشەکانی تر بەڵام جارێکی تریش هونەرمەند ئەبێتەوە بە پێناسە و ئەبێتەوە بە شوناسی ئەو نەتەوەیە بەڵام هونەرمەندی ئێمە چۆنی خۆی تاریفەکە لەم هەموو لێدانە لە یەکتری کە بۆ مەکردن یەکتری پرسیار نەبوو تەنها سەرنجە بوو دەست خۆش کاربەرکار وەرگرین یا جوابێتەوە یەک شتی خستمەوە کاردانەکە باسی ئەوەیە کرد کە کێشەی سیاسی بۆ هەرێک میوان دروستەکرا لە تورکیا لە دووەک هەبوو من میوان بووم من لە نزیکەوە ئاگادار بووم کە مانو خەلیل برایەکی داوەت کراوە ئەویش هەنووسەر بوو تەڵا خەلیل وەزانم شەو ڕۆژێک یا 8 سەعات لە تورکیا گیری خوارد نانێش بێ بەم دیوە لەبەرەوەی بۆی فیلمەکەی مانووە دراوسێکان هەنێشتی تیا بوو جا یعنی من ئاگادارم ئەوە بۆ ئەوانیش دروست کراوە بەس دوایی بەریرا چونکە نازانم چۆن بەڵام ئەوەنێک ئاگادار مانوو یعنی وتبووی من ئەگە براکەم بەرنێن فیلمەکە ڕاوەست ڕای ئەگرم ناڵم عەرز کرێ هەر بۆ باسی ناوخۆی لەناو خۆیە ئەو مشکلەکانی لەناو خۆیە دروستەکرێت نەکبەرەوە ئەوە دەمێکە هەمانە ئەوە خولی 25 فستیڤاڵی گەلاوێژ هەموو جارێ وەجبەیەکە گیرێکە ئەو شتە دەمێکە کاک بەختیار وابزانم ئاخر سەرنجلای جەناب سپاس کاکە دەستەکە خۆش بێت یەکەم سپاس دەکەم زۆر بە جوانی بە ئارامی قسە دووەمیش بە پێچوانی هەموو ئەو ڕخنانی لەسەر
فستیوالی نێودەوڵەتی سلێمانی بۆیەکیشە بوو تۆ پشتیوانیت کرد زۆر قسە ئەکرا نازانستیانە قسە ئەکرا لەسەر ئەوەیە فستیواڵن چ پێویستەکات نابێ ببێ نابێ ببێوانە لەم قسانەمان زۆر زۆر پشتۆ بەتایبەتی لە سلێمانی ئەو دەنگوایانە هەبوو بەڵام جەناب جوان باس کرد کە گرنگیەکەی لە چیایە و کاریگەریەکەی لە چیایە و نەگەتیڤەکەیشم باس کرد زۆر باشم کرد باس کرد من ناشمەنە ئەو دەرکاری هیچ شتێکەوە ئیشی من نییە ئیشی جەناب تۆ ئیشی زۆربەی ئەو بەڕێزانەیە کە لێرە دانیشتووە تەنها ئەوەندە ئەڵێم کە ڕۆژێک بێت من و دانەر و فوادیش کە لەگەڵمان بۆ لە ئەوەوە دانیشتین سەرگوزەشتەی چۆنیەتی دابینکردنی پێویستەکانی ئەم فستیڤاڵانە بجێڕینەوە ڕەنگە سەرتان سۆڕ بمێنێتەوە تا توانیمان ئەم فستیڤاڵانە ببین بەڕێوە سەرتان سۆڕ بمێنێت ئەمە من هەر ئیشەکەم ئەوەیە پشتیوانیان ئەم دەردەر بە جوامێری خۆیان ڕایۆژێکیشی پێکەن بۆ هەر بەڕیارێک بیانێ بیدەن منی جوابیانە دەبەوە لەگیدا من لە سەر فیاتانە لەگیدا هیچ عەلاقەم بەوە نییە تەنها هاڵپشتیانم من آخر فستیڤاڵ شەشم فستیڤاڵە من لە یەکەم فستیڤاڵ وتم 6 فستیڤاڵ لەگەڵتانە بوو بۆی لە خەم دەرچێ بۆی بکەوێتە سەر پێ بکەوێتە سەر پێویستەکانی بکە ئێستا ڕێگایەکمان دۆزیوەتەوە بۆی کە بزانن چاودێریەکەن بزانن ئەم فستیڤاڵە یەکلایانەکە ڕێگایەکمان دۆزیوەتەوە و یعنی دڵخۆشکرەیە ڕێگاکە لە پرسێ چوار ڕۆژە دووە وەڵام مەرێک دیم کە ئایا سپۆنسەری ئەکرێ یان ناکرێ فستیڤاڵەکە من ئومێدم هەیە ناومێد نیم بەڵام گرنتی وعدی گرنتی نادەم بڕایە یە بەسەر ئەو مشکلانی کە باشتان مشکلەکەش سیاسەتی ڕۆشنبیری دەوڵەتدایەنێ دەوڵەتدای بەڵام ڕژێت فشاری ڕۆشنبیرە سپی دانەر لەو بارەوە ڕاستە کۆمەڵی مەدەنی لەژێر فشاری کۆمەڵی مەدەنی هەڵێ لەژێر فشاری کۆمەڵی مەدەنی و ڕۆشنبیرەکانی ناو کۆمەڵی مەدەنیە ئەو فشارە فشاری ئێجگار بووە کاکە ڕۆشنبیری ئەو نەموهیمە ئەو نەموهیمە بەشێک لەو ڕاپەڕینەی لە ناو گەلانی ئێرانە بەرپاڵکرد سەبەبەکەی ڕۆشنبیریە وای کردووە تا ئێستا سێ دەستکەوت بەدی هاتووە سەرنجامی ئەم ڕاپەڕینە دەستکەوتی یەکەم ئەوەیە پۆلیسی ڕەوشتیان هەڵوەشانەوە یەک دەستکەوتی دووەم ئەوەیە لیژنەیەکیان دروست کردووە مناقشە لە حیجاب بکەن چۆن بێ ئەم حیجابە دەستکەوتی سێهەم لەسەر زاری مەقامی باڵای ئێران کە خامنەییە ئەڵێ ئەبێ بە سیاسەتی ڕۆشنبیریمانە بچینەوە باشە چەند گرنگە ئەمە بە سیاسەتی ڕۆشنبیریمانە بچینەوە لێ باشە ئێمە سلێمانی لە چییە یعنی کەم شتێ سلێمانی دەست پێشکەر نەبوو بێت و چە شتێن نەبوو بێت خۆم خەڵکی سلێمانی نیم شانازیشێکم خەڵکی خانەپینم بەڵام تەمەنی زۆرم لەم شارە بگرێتە سەر چ بە پێشمەرگایەتی و چ لە دوای ڕاپەڕینەوە باشە بۆ نایەن بۆ ئەم سیاسێتی ڕۆشنبیری و ڕۆشنبیرەکانی سلێمانی بە فەلسەفەی جیاوازەوە بە ئایدۆلۆژی جیاوازەوە بە بۆچوونی جیاوازەوە یعنی فشارێک بۆ ئەوە دروستکەن فشارێکی مەدەنی نەجلێ و بدرێت نە قسەی زۆر بکرێت نە ڕخنەی نابەجێ بگیرێت هیچ ئێمە نەکرێت چەند کەسێک لێرایەوە لە دەرەوەی ئێران دانیشن گەڵاڵەی بیر و مۆچوونێک لەسەر سیاسەت ڕۆشنبیری بکەن ئەم گەڵاڵە بەشتووسەکەی بڵاو بکرێتەوە بە فەیسبوک بە نازانم چی بۆ هەموو ئەو ڕۆشنبیرانەی لایەن مەطلەبە دوای مناقشەیەک بکرێت بە پرۆژەیەک بڵاو بکرێتەوە داوا بکرێت چ ڕۆشنبیرێک لە سلێمانی یا لە هەر لایەک تەوقیعیەکە تەوقیعیکە وەکو مزەکەرەیەک بدرێت بە حکوومەت بۆ نە زۆر زۆر کارێکی باشەوە و کارێکی مێژوویە بەڕاستیەوە دووەمیش بۆ ئەم فستیڤاڵە من بۆ ئەم فستیڤاڵە نازانم بە پێ معلوماتی من حکوومەتی کوردستان پارەی بۆ فستیڤاڵەکەی دووەک سەرف نەکردووە فستیڤاڵەکەی دووەکیش بەڕێوە چوو جا ئەوە چۆن دابینی بودجەی فستیڤاڵەکەیان چۆنە نەکردەوە ئیشی من نیە و منخواخوام هەموو ساڵێ بیکەم بەڕاستی شانازیشی پێوە هەموو ساڵێ بیکەن بەڵام فەرمون بۆ ئەمەش ئەوەی کە فستیڤاڵەکەی لاگرن ئەمە دەزانم خەڵکەیە چاوی هەڵنایەنەوە فستیڤاڵە سینەماکار هەیە هونەرمەند هەیە نووسەر هەیە خەڵکی لابەلاش هەیە چاویان هەڵناهاتۆ بۆم فستیڤاڵە ئەوەی پێیان کرابێت بە دادگا بە ڕێی دادگا بە پروپاگاندا بە فەیسبوک بە نازانم چی کردیانە بۆ فستیڤاڵە شکست بخوات
خۆشبەختانە تا ئێستا ناومانە ئەگەر ئەم شەشەمین فستیڤالە سەر بگرێ ئەگەر ئەمە سەر بگرێ من پێم وایە بێ پێێنینە قۆناغێکی تر یعنی ئەم حکوومەت پێێناتە قۆناغێکی تر ئەم ئەو فشارە بۆ سیاسەتی ڕۆشنبیری سەر بکەوێ ئەو فشارە ئەتوانێت بناغەیەکی باش بۆ سیاسەتی ڕۆشنبیری لە کوردستانەدا بنێرە وەزارەتی ڕۆشنبیری ئەوە خۆی لە خۆیانێ بچەتێکی باش کە لە ژێریا چالەکەکان بگرێت و شەشەمین فستیڤاڵیش من پێم وایە دوا فستیڤاڵە بێت لە سەردەمی مێژنەتی داراییە ئەنجام بدرێت دوای ئەوە لەگەڵ حکوومەتی عێراقی لە ناوچەکە لەوانە ئەو مشکلەی دارایی کە هەیە وردەوە پێشبینیەکەم بەرەو چارەسەر بڕوە ئەگەر خراپتر نەبێ ئەگەریشی تیەکەم ئەگەر زۆر خراپتر نەبێ ئاسۆی چارەسەر کەوتوتە بەردەستی چونکە سوودانیە ئەم ساڵی کە کراوە بە ڕئیسی وزەرا ئەیوێ هەندێک دەستکەوتی هەبێ من ناڵم سەرکەوتوو ئەبێ من ناڵم لە ژینگەی سیاسی عێراقا سوودانی ئەتوانێت بەرنامەکانی سەرکەوتوو بێ یاکی هێڵن سەرکەوتوو بێ لەبەرەوە بۆ ئەم فستیڤاڵەش بەڵام پێم خۆشە دادەستێەوە داوا لە ڕۆشنبیرەکانی سلێمانی بکەن بابە داخوازینامەیەک پێشکەشکرد بۆ فستیڤاڵە با بفەرمە حکوومەتی هێرەمدانە ئەخی 400 ملیۆن دینار و 300 ملیۆن دینار تی پارەیە بۆ حکوومەتان لەسەری بوەستن کە بەداخەوە تا ئێستا نەک بەتەواتی پارەی فستیڤاڵی گەلایۆژیان داوە کە لە ساعت چلیاندا نەک لە ساعت 100 پارەی فستیڤاڵەکەیان نەدا لە ساعت چلی ئەو پارەی داوامان کردداویانە ئەوە دانر لەو کارایشی شەکرازانێت چۆن و چۆنێ نەتەوە بەتەواتی پارەی فستیڤاڵی سینەماکەشیان داوە لە پارەوە تا ئێستا تر هەر بیانێکیان هەیە و خۆیانە بێ دەڕوو ڕسمیەوە ئێعلانی کرد من خۆشحاڵم کە فستیڤاڵ وشیارەیەکی دروست کردووە تە جەنابەت بە جوانی قسەی لەسەرەکەی لە دووەک سەرکەوتووە و جمهوریکی باش پیاکا بۆ خۆی من خۆشحاڵم ئەو قسەیەتم بەدڵە بەڕاستی من لەگەڵ ئەوە نەبووم ڕەتیان دایکەوە ئەوەتم بەدڵە کە ناکرێ هونەرمەند سیناریست یا دەرهێنەر یا ئەکتەر دانیشە بڵێ ئەرەکەی فستیڤاڵەکە پێ فیلمێکتان بۆ دەرکەم ئەوە معناوە ژانی نییە ئەو ئینسانە معناوە یعنی هین نەبووە یعنی ضرورەتی ئەو فیلمە لە هزری ئەو کەسانە وەکو ضرورەتێک لەدایک نەبووە بۆیە چاوەڕێی مناسەبە ئەکا هەموو شتێکی مناسەبە نقصانە شعری مناسبة نقصانة شيوكي مناسبة نقصانة فيلمي مناسبة نقصانة هم شتيكي مناسبة مو مناسبة بنقصانة والله هو أدهجاني هو جاني فيه ويقولون لديك من لنا وجانك أو أبي بفيلم كراسة دستان خوش بزور سپاس دەکەم. دەست خۆش گوسەرجان. من یەک نمونەڵەم لەسەر گرنگی فستیڤاڵ کە شەر نییە ئێمە باسی ناوشاری سلێمانی کوردستان کێمەتەنیا. فیلمی پاراسایت کارزارە لێوە بانگتان کرد بۆ فستیڤاڵی 2004 بوو. قاعەکە حەڤەرش دەکەسی پیاوە خۆمەوە. بەڵام کە دوایی چووە ناو فستیڤاڵی ئۆسکار و ئۆسکاری بردەوە ئەو ناوبانگە جیهانی وەرگرت بوو بەیەکێ لەو فیلمانەی کە دیسانەوە کە لە سینەمای سلێمانی هەر لەو هۆڵی کە فستیڤاڵەکەی تیا شانێ درایەوە بە 40,000 بە هین شتەکەەوە تا چوویتە ژوورەوە چووی سێکەکە بەڕاستی ئەختاری خەکە سەردی تاریخی فیلمەکان نەبوو فیلمی کوردیە کوردستانیە کوردی ئخراجی کوردی هەموو شتێکی کوردی دەرەکە چی باس دەکات ئەکرێەوە هەڵگین بۆ کۆڕێکی تر لە باسکردن لە مێژووی فیلمسازی و فیلمە کوردیەکان و ڕاوتەکان بەرەوچۆ ڕۆشتن لە دنیایەوە ژانەگەرێکێکە لە فیلمەکان کە لە مێژووی فیلمسازی کوردیا جێگەیەکی پرسینداری هەیە حەزەکەم زۆر بە کوردی هەندێک وەڵام بەرەوە ڕەنگە وەڵامە بۆ کاکشوان پێوەستە بێتەوە بە دوایین سەرنجی کاربەختیاریشەوە لەم بابەتەوە کێشەی ئەوەی کە فیلم بۆ فستیڤاڵ دروستکەی لەناو فیلمە کوردیەکانە لە ماوەی ڕابردوو ئەم ئیشکالەتەیە بەدەقیق بەشێک لە فیلمسازەکانی ئێمە فیلمیان دروست کرد لەسەر نمایشکردنی ئینسانی کورد وەک مرۆڤی نوقسان بێکێش بێ قەزیە سنوورنشین ئۆبجێکت بوو سەبجێکت نەبوو ئەم نموزەجە لە فیلم لە غەرب زۆر پێشوازی لێکرا وەکو ئەم فیلمانە لەبەری لە غەرب پێشوازیان لێکرا خەڵاتیان وەرگرت بوون بە ئایدێڵ تایپێک فیلمسازی تر هەستان وەک ئەم فیلمانە فیلمیان دروستکردنەوە ئەمە ئەو قسەیەکان کە کێشەیە فیلم بۆ فستیڤاڵ دروستکەی لە ڕاستی ئەوێ فیلم
بۆ قەزەیەک دروستکەین بوتانێک پێ هەبێت شتێک لە پشتەوە هەبێت وەکوی کاربەتیان باسی کردوانە مامۆستاژیان وەڵی ئەستەمە وەک بەڕێزیش ئاماژە و پێیا تەنانەت دەوڵەتانی وەکو ئێران و تورکیا و وڵاتانی تر ڕۆژهەڵاتی ژنیان توانیوە مەسەن وەڵامیشی دیاریکرا لە ڕێی سینەماوە بۆ غەرب بنەوە مەسەن لە نمونەی فیلمەکانی لۆرد ئۆڤەرینگ و 1970 فیلمی ترەوانە بەنسبەت ئێمەی کوردەوە بەم هەموو ئاریشەیەوە کە هەمانە ڕەنگە سەختتریش بێت هیوادارم ڕۆژە لە ڕۆژان سەر بپرژین بیر لە شتی ئاواش بکەینەوە شێنجان زۆر زۆر باسەکە یعنی ئەزانم کە ئەم کێشانەمان هەیە نەک هونەرمەندەکان ئەزانی بەداخەوە بخۆم توێژەری کۆمەڵایەتی زۆر جارەکە ئەوەز و هاوڕەکانی تریشمە ئەم قسەیاکەم کاکەەوە بۆ بەگەردێکی کللتوری کۆمەڵایەتی هەموو جەستی کۆمەڵی کوردی کردوتۆ کاکە دوو فیتەر نابینی زەمی یەکترینەکەن دوو دکتۆر نابینی زەمی یەکترینەکەی دوو مامۆستا نابینی کاکە بووە بە کێشەیەکی ئەساسی تەواوی جەستی کۆمەڵگەکەی دکتۆرەوە بەداخەوە هونەرمەندیش بەشێکە لە جەستی کۆمەڵگایە بەس ئەم کێشەی بەتەنیا بۆ ئێمە نی لە فستیڤاڵی سلێمانی باش بۆ لە فستیڤاڵی یەکەمەوە لە فستیڤاڵی دوای ئەوە ئاسکی زێڕینیش هەروە بوو بۆ فستیڤاڵەکانی تریش هەروە بوو خۆ هەر خۆمانی هەر خۆشمانی لەگەڵ یەکترینەوەکەین بەداخەوە خۆزگە لە شوێنەکە ئەم شتە بۆستێت خۆزگە لە شوێنەکە بۆستێت بەڵام تابعجان ڕاستەکەی بە بەردەوامی سانسۆر هەیە لە دەرەوە بۆ ناوەوە کاکسۆران نامەژەی پێ لە فستیڤالەکانی بەلایەژە بەردەوام شتانە ڕوئیان کاک بەختیار فستیڤالەکان یەک خاڵی زۆر زۆر مهمتیانە بۆ ئێمە فیلمساز مولتەقایەکە بۆ یەکتر بینین ئەزانی من ئەم هەموو ئەو ماوەی کە تێپەڕی لە دوای ڕووداوەکانی شۆشی ژینا لە ڕۆژهەڵاتی کوردستان و هەموو ئێرانەوە بە بەردەوامی دڵم لایە سالمی سەڵاواتی و تۆفیقی ئەمانی و ئەو هاوڕایانی تر ببینم هەموو ڕۆژێک دڵم نەمشتمان ئێستاش بۆ هاوڕایانی ترم مستەن دوێنێ کاکزانیاروان ئازاد بوون بەقەت هەموو دنیا دڵم خۆشە بەس لە دووە کاتێک کە سالمم بیبێ سەعاتێ باشمان کردو بێکە کە ئارام دڵدارم بینیوە لە ئورفاوە هاتووە یعنی فستیڤالەکان تاکە شوێنن بۆ ئێمە یەکتیتیا بینین جوانە بزەبت جوانە ئەوەی کە سیاسەتی ڕۆشنبیری دروست پێ ڕێک لەگەڵ ینی وا بیرەکەمەوە هیچ شۆبەسی نەگرتووینەوە یەکێتی و نەرمەندان لێرە دانیشتووە پێی گەرایۆش لێرن بەڵێتی ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری غێرەی لێرەیە سەرۆکی یەکێتی نووسەرانی کورد و یەکێتی دادام چی لێرە هەیە وەرن فەرموو ئەمانە دانیشن قسە لەسەر سیاسەتی ڕۆشنبیری درستە بەرنامەیەکمان هەیە کاک بەختیار ئێستا کۆنفرانسێکمان هەیە هەر وەکو ئەو کێشانەی کە بۆ کاکدانەر و بۆ برادەران دروستراوە ئێمەش دروست کراوە الحەمدولله ئێستا بڕیاری یەکەمی لێ نەدراوە بەڵام بەرنامەیەک هەیە کۆنفرانسێکە کرێت لەسەر سیاسەتی کولتوری و کۆمەڵی ڕاستپاردە ئێمە نێرین بۆ وەزارەتی چەوێری نێرێ بۆ پەرلەمان بەڵام شۆڕ بەمەگرێ نازان بەخێراتن دەستان خۆش بە دەستی کاکە